خۆی تاکوتان هاوسڵای خۆتە لە بێبینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەرمانن ئەمڕۆ با کۆمەڵە بەرگە و بابەتی جیاوازەوە لە کاری هاتوونێتە خزمەتتان هیوادارین بینەری سەرجەم بگە و پرۆگرامەکە بن و لەگەڵ هاوکارانمانە پێشکەشتان دەکەین. دەست خۆشەویستان. سڵای خوا گەورەتان لەبێ ئەزیزان، خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ بە خزمەتی ئێوەیەزی شادەبینەوە. ئەمڕۆژ بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێک بەرگە بابەتی مسلمان بۆ ئامادە کردوون. هیوادارین خزمەت بە هەموو لایەک بکات و بینەرمان بن. لە بڕگەیەکەمیشە بڕگەیەکی تۆمارکراوە تەبعاً قسەیەکین لەسەر چۆنیەتی پارێزگاریکردنی گوڵ و نەمامەکان لە وەرزی پاییزە. ئایا گۆڕانکاری وەرزی پاییز تا چۆنە کاریگەریە بێ لەسەر گوڵ و نەمامەکانمان، چۆن ئاویان بدەین، چۆن ئەگەر گوڵێکمان هەبێت کە داوامان لێ بکە، چۆن بەشی ئەویش بدەین، چکە زۆر کات ئەوەی کە گوڵەکانمان پارچە پارچە بکەین هەندێک جارە بێت ئەوەی خراپبوونی گوڵەکانمان نەمامەکانمانشی کەتایەتی زۆر گرنگە بۆ گەشەکردنی گوڵوانە. ئێمە هاوکارمان ئەمڕۆ کاکدانیە لەوێ بڕگێکی تۆمارکراوی بۆ کردوین لە مەشتەلێک و چەندین زانیاری تایبەت بۆ کەسانە دەدا کە گوڵ بەخێو دەکەن و بەپەرۆشن بۆ زانینی ئەو زانیاریانە. بەڵێ ئەزیزان، تەوەری دووەممان باس لە بابەتێکی تر ئەکەین کە ئەویش بە بۆنی وەرزی پاییزە دەزانین کە زۆربەمان نەخۆش دەکەین لەبەرەوەی هەوا و کەشوهەوا دەگۆڕێت و ئەمە ژوا دەکات کە زۆربەمان نەخۆش بکەین. جا بە تایبەتی لەناو منداڵاندا ئەم نەخۆشانە زۆر باون، چۆن منداڵەکانمان بپارێزین لە پەتای پاییزە بۆی کە نەخۆش نەکەون و چۆن پارێزین و ئەو شتانە چین کە دەبنە هۆکاری توشبوون بە پەتا و بەو دابەزینی تا و گەرمێکەیان کە ئەمە زۆر گرنگە. زۆربەی کاتێک بۆکان دەڵێن گەر خۆمان نەخۆش بقینە بەس منداڵەکانمان نەخۆش نەبێت ئەوە دەستاوە نازان لەو کاتاچی لە مناڵ بکەم. بەڵێ هەنەیەکی تر لە بڕکەکانمان خاتونێکمان هەیە وەکو ئەو خاتونە دەستڕەنگیلانەی دیکە کە لە ئێستا بەهۆی دەستڕەنگینەکەی خۆیانەوە دەتوانن کارێک بکەن و بژێوێک بۆ خۆیان پەیدا بکەن. ئەمیش خاتونێکی ڕەنگینمان لەگەڵا بێت. دەستڕەنگینەکەی لە بواری دروستکردنی خواردن و شیرینیایە. لێرە میوانمانە بێ قسەکەین بزانێکین چۆن شیرینەکانی دروستەکە و هەستی چۆنە لەگەڵ ئیشەکانی خۆیان. بێگومان سەرتاش دەچینە لای کەشوهەوای شارەکان بزانێکین پلەی گەرما بۆ ئەمڕۆ چۆنە بێت و کەشوهەوای پاییزی ئەم ساڵان چۆنە بێت.
ئاماژەمان پێکردەوە یەکەممان هاوکارمان کاک دانیار بۆ ئامادەکردن سەبارەت بە چۆنیەتی پارێزگاریکردنی گوڵ و نەمامەکانوانەیە لە وەرزی پاییزە لە شەتڵگەیەکی جوان بەرنامەیەکی جوان و بڕێکی جوانی بۆ ئامادەکردن و دەچین لای. سڵاوتانە بێ دازان و خۆشەویستان لەم بەرنامە تایبەتی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. ئازان و خۆشەویستان لەم تەورێماندا باز لەو دەکەین کە وردە دەچینە وەرزی سەرماوە لە ئێستادا لە وەرزی پاییزدان چۆن پارێزگاری لە درەخت و نەمام و گوڵەکانماندا بکەین، چۆن ئاگامان لێیان بێ و چۆن چاودێریان بکەین. باز لەو دەکەین کە ئەو درەختانی یاخود ئەو نەمامانی کە لە حوشەی ماڵەکانماندا هەن یاخود ئەو گوڵانی کە لە نێو ماڵەکانماندا هەن یاخود ئەو دار و درەختەی کە لە باخەکانماندا هەن چۆن پارێزگاریان لێ بکەین، چۆن ئاگامان لێیان بێت کە دەچینە نێو وەرزێکی دیکەوە لە وەرزی هاوینەوە وردەودا دەچینە وەرزی سەرماوە ئەو خۆراکانە چین پێویستن بۆ نەمامەکان بۆ گوڵەکان. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز بیلال مومتاز شارەزا لە چاودێری و لە پارێزگاریکردن لە گوڵ و نەمامەکان. کاک بیلال گیانسڵاوی خوا لێبێن. کاک بیلال دەمەوێت سەرەتا باز لە ئەزمموی خۆت بکەیت. ئەزممونت چەند ساڵە هەیە لە پارێزگاری لە چاودێریکردنی گوڵ و نەمامەکان؟ من 15 سال لەسەر خەریکی ئەوان 15 سال شارەزای بنی هەیە. چەند ساڵە لە هەرێمی کوردستان ئیشەکەی؟ کوردستان لە 7 ساڵە هەر خەریکی ئێرە مەشتە لە گاردی نێسن. زۆر باشە. کاک بیلال لەگەڵەوە دەست پێ بکەین وردە دەچینە وەرزی سەرماوە ئیتر گۆڕانکایی لە وەرزەکانە دەست پێ دەکات وەرزی گەرما نامێنێت. ڕێنمایی چییە؟ گرنگترین ئەو پارێزگاریانە چین کە بۆ درەخت بۆ نەمامەکان ئەنجام بدرێت؟ ژوورەوە دەست پێکەم یە دەرەوە دەست پێ لە ژوورەوە دەست پێکەن ئەو گوڵانەی یاخود ئەو درەخت و نەمامانی کە لە ژوورەوە هەن. لە ژوورەوە لە چیتۆ بار و پاییز لە پاییزان عادەتەن خزمەتی گوڵەکانی ناوماڵ ئەوی کەمتری بێت و بام بازێک گوڵ هەیە هەفتەی جارێ پێویستی بەئاوە لە هاوین ئەمە ئەتوانی لە پاییزە بکەیتۆ 15 ڕۆژ جار دو هەفتە جار گوڵ بازێ شوین هەیە بازێک گوڵمان هەیە پێویستی بە ڕۆناکیە ئەمە ئەبێ لە یەکیتۆ نە پەنجارەکانی لای پەنجارەکان بازێک گوڵ هەیە حەزی دەی تشکی خۆرە ئەمانەش کە تشکی خۆر حەزی لێ بێ ئەبێ بیبی تەکسار لای پەنجارەکان. ئەو گوڵانەی کە پێویستیان بە تیشکی خۆرە یعنی بۆ نەسە وردە لەم وەرزەدا اینجا و تۆزێک هەورە یاخود سەرمایە یاخود بارانە ئەگەر ئەو تیشکی خۆرە مەسەلەن چەند ڕۆژێک نەبێت کاریگەی ناکاتە سەر ئەو گوڵە؟ ئەگەر گوڵۆپی لەسەر هەب هیچ کاری ئەگەر گڵۆپ هەبێت. زۆر باشە. ئەو درەخت و نەمامانەی کە دێنە هەرێمی کوردستان تا چەند کەش و هەوای هەرێمی کوردستان لەبارە بۆ ئەو درەخت و نەمامانە؟ ئێمە زۆربەی گوڵەکانی لە ئەوروپەیەت هۆڵندیەت ئیتالیوێت ئەمانە تقریبان هەتە ئێرە بەرگەی ئێرە ئەگرێتەوە تقریبان 6 مانگ و مانگی پیاچێت بۆ بڵێ ساڵێکی پیاچێت تا ساڵێکی کە هەوای ئێرە بەرگە گونجێتەوە تا ساڵێک بەخێو بکرێن گونج بڵێ. زۆر باشە. دەمێ باز لەوە بکەی کە درەختی دەرەوە یاخود گوڵی دەرەوەمان هەیە ئەوانە چۆن پارێزگاریان لێ دەکرێن؟ درەختی دەرەوە هیچ کێشەی نییە لە هاوین تۆزە کورسە خزمەتی بەس پاییز جوانترا بێت لە پاییز و بەهار لە هەمووی بۆ نەمامەکانیش بۆ یەک شێوازە هەموو شتێک. زۆر باشە. شێوازی ئاودانی گوڵ و نەمامەکان لە وەرزی پاییزا چی بەسەر دێت چۆنی دەبێت؟ یا درەختێک بۆ درەختێکی دیکە یاخود نەمامێ بۆ نەمامێکی دیکە گۆڕانکاری بەسەردا دێت؟ درەختی دەرەوە پاییزان ئەگەر باخشتی ناو باگر باسی باخەکان لە دوو ڕۆژ جارێ ئەتوانی ئەوی دێنێت هەفتانە دوو ڕۆژ جارێ ژوورەوە پێکەکەم جارکە پێم وتم هەفتەی جارێش ئەتوانی هەفتەی دوو هەفتەی جارێش ئەتوانی بە پێ گوڵەکان بە پێ جۆرە گوڵەکان بەس لە دەرەوە بام ئەوی جۆرش بێ کێشێنی ئەگەر کەمتریش بێ تۆزە دارەکە هیلاکە بێ بەس پاییز ئەوی کەمیش بێ هیچ کێشێنیە لە هاوینان زۆربەی پێویستی بە هەموو ڕۆژ ئاوی هەیە بۆ گوڵەکانی باخ. زۆر باشە. کاگیلا دەمەوێت باز لەوە بکەی کە کەسانێکگەن زۆر شارەزایان نییە بۆ نمونە لە وەرزی پاییزە یاخود لە وەرزیستاندا بە شێوازێکی جوان ئەو درەختەی یاخود ئەو نەمامەی کە لە نێو ماڵەکەیدا هەیە ناتوانێت بە جوانی پارێزگاری لێ بکات. ینی ڕێنمایی چییە کە بە جوانی پارێزگاری لێ بکات و ئاگاداری بێت وە جوان بەخێوی بکات تاوەکو بەهار هاتەوە ئەو درەختەی بمێنێتەوە. زۆرجا بۆی نە شارەزاییەوە لە فترەی سەرما و زستانە ئەو نەمامە وشکەکات. گولی ناوماڵ ئەوەی کە لە گەبەر و پاییز زاروات گوڵەکان تۆزێ هیلاک دیارە بێ بە سەرماشەوە
ئەمانە ئەبێ لە ژوورەوە شوێنەکەی وەکو هاوین یەک تۆز گەرم بێتە ژوورەکەی بۆی وەکو یەک پلەی گەرما بێ گولی ناوماڵ عادەتەن بامی تقریبان پلەی گەرمەکەی وەکو یەک بێ ینی بۆ نمونە 22 بێ یاسی بە 28 بێت ئەوانە ئەو پلەی گەرمای زۆر باشە ینی نابێ فەرکێکی زۆر بکات لەگەڵی بۆ نمونە ئێستا گەرمەیەکی ژوورەکەی گەرمە بە 32 کە ئاچێتۆ بەرو پاییز نابێ ئەکسەر ئەبێ بەبیست ئەو کاتێک گوڵەکانی یازیتی زۆرەیە نابێ پلەی گەرمەکە بە خێرایی بگۆڕێ بە نا ئەوردۆردا نابێ فێرەکەرای بگۆڕێت چیتر هەیە ڕێنمای چیتر هەیە کە ئەو درەخت و گوڵە بمێنێتەوە تا نزیکی بار بمێنێتەوە ینی زۆرە کێشەی خەڵکەوەی کە نامێنەوە ئەم نەمامانە یاخود ئەم درەختانە وشکە بن لە ئەمە زۆربەی ئاودانەکەی تێکە چخۆی ئاوی زۆری تێکی نابێ گولی ناوماڵ ئاویکی ئەمڕۆ منە زۆرێکی تێکێت پێش جارە داهاتووە ئاوی تێکی ئابی سێری بیتمۆساکای بکەیتەوە بیتمۆساکەی چەنی تەڕە چێنی وشکە بە پێ بیتمۆس گولی ناوماڵ عادەتەن پێویست ناکە بەڵێ من ئەمڕۆ ئەو تێ کردومە دوای سێ ڕۆژێکی تراوی تێکم پێویستی نییە هەموو جارێکە ئاوی تێکیت پێشوی ئاوەکەی تێکت بیتمۆزاکەی فەسێکی بۆ کەتەوە کە فەسی بیتمۆزاکەی توی تەلەیزانی ئاوەکەی چانیاوی لە خاکەکەیتی خاکەکەیتی بەڵێ خاک تا چەند دەورە بینی لەمانەوەی گوڵێک لەمانەوەی درەختێک هەمووی جارەکە اینجانە ئێمە تازە گەڕێم بیتمۆزی تێکە مەمە شتێکی تێ لەگەڵ پێرەلایت بیتمۆز بەردی بورکەنیش جارجار بەکار بێنێ مەمە شتێکی تێایەتی لەگەڵی ئەو بیتمۆزا تا ئەتوانی 2 ساڵ نایگۆڕیتەوە ئەم 2 ساڵە ئەبی هەمووی ماوەی سەمات بەکار بێنی ڤیتامینی بەکار بێنی گوڵ جۆرەکانی ناوماڵ بە ئاماژت بۆ خۆراکانە کرد ڤیتامین و خۆراکانە ئەمە تا چەند گرنگە بەکار بێنێت بۆ گوڵەکان بۆ نەمام زۆر جار کەسانێگە لەوانەیە ئیهمالی تیا بکە ئەمە بەکار نێنێ دەرخۆڵێکی تەبیعی بێت ئەمە دروستە وەڵاهی بێ ڤیتامین و بێ سەمات گوڵی هیچ گوڵێکی نییە بە جوانی ئاژێناوە مەلا بێ سەمات بەکار بێنی 100% ڤیتامینیشە بێ بەکار بێنێ وەکو پرۆتینە وەڵی شێوازی چۆنیە بەکارێنانەکە بەکارهێنەکان لە ئێمە کە دەبەکەی فرۆشی لەسەر دەبەکان نووسراوە لە 10 میلی ڤیتامین لی تێرەکاو لی تێراکوتەکە لەکرێت دوای ئەو لی تێرەکاوەکەی بەداو بەشێکی لەسەر گوڵەکان ئەمە ئەبێتەوەی گەشەکردنی گوڵەکەیان مانەوەی گوڵەکە گەشاکە بەخواتێرە بێ گەشایەکات لە هەرێمی کوردستاندا نەخۆشی هەیە با لە درەختەکان ئێستا ئەو هاوڕێی دیکرد ئاماژی بۆ کرپشانیام ئەوتی ئەم درەختە ئەو خەریکە نەخۆشە بێ گەڵاکانی هەڵەوەرێ شتێکی سپی بە گەڵاکەی و نازان چی بوو چی پێڵێنەوە ئەوە حەشارات بابەتی حەشارات واوانەیە ئەوەش چارمان هەیە ئەوەش دەرمانی هەیە چارەسەری هەیە چای تا چەند گرنگە کاتێکە کە دەرمان بەکانی دوای سێ ڕۆژێکی ترەوە گەڵا ئەویکە لەو گەڵاکای سپی شتێکی تەیە بەڵێ دوای کە دەرمانەکە بەکارمێ دوای سێ ڕۆژێکی تر ئەم چاودێری وردە گرنگە ئەواش گەڵاکانی ئازیت بڵێ بڵێ زۆر باشە ینی لە چه حاڵەتێکا دەگاتەوەی کە بێت دەرمان وەربگرێ بۆ درەختی ینی تا چەند گرنگە و کەسێکە و دار و درەختی هەیە لە ماڵەوە یان خودە گوڵی هەیە لە چه حاڵەتێکە کەزانی گوڵەکەی سیستە بێ یان وەکو جارانی یاخود گەڵاکانی هەڵەوەرێ بێ سەردانیەوە کا دەرمان وەربگرێت تەمان هەمووی جارەی کە تو گوڵێکی ئەیبێتەوە هی جوان لە مەشتەلەکان کە ئەیکڕی گوڵاکەی زۆر جوان ڕات بە مالی خۆت ئیتر ئەیزانی گوڵاکار لە شوێنی خۆی وەستاوە هیچی زیای نەکە بەرو خراپیە ڕات سەیری دارەکە بکە جوان جوان ڕسمی بیگرە ڕستپەکە بۆی بێ ئێمە پێجەکەەوە بە بنێرە ئێمە چارەسەرێمان بۆ بکەم بۆ جیای نەکە کێشەکە و چیە هەمووی بۆت هەڵەکەمەشاوە زۆر باشە کاکیلال زۆر جار کە لە دەرەوە گوڵێک دەکڕین لە نێو ئینجانەیەکدا گوڵێکی زۆر زۆر جوانە ڕەنگێکی جوانی هەیە وەرنەقی هەیە بەڵام کە دەبینە ماڵەوە چەند ڕۆژێک دوای ئەم گوڵە لە ناوە چێسی سەبێ ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە کاتێک کە لەو مەشتەلە هەیە بێعیب بۆ یەک کێشەی نییە ڕاستەکەی ئێمە چەند جوانی خزمەتیەکان ئێوە وەکو ئێمە خزمەتی کات نیکەنەوە گوڵ و هەموو شتێکەوە بە پێ خزمەت جوان دەورە بێرێ کە خزمەتیەکەی تۆ باشە بەڵام ئێوە ڕێنمای ناکەن کە چۆن خزمەتی بکات بابا ئێمە هەموو جاری پیانم کە مشتریایی تۆ ئێرە گوڵشتی بە تۆ ئێمە یەکسەر پیانم چەند ڕۆژ جاری پێویستی بە ئەو ئینجانێکی دەڕوە ئینجانی دەڕوا بێ ئینجارەکەی کون هەبێتەوە کاگەر کونی نابێ ئەوەکەی ئامێنێتەوە ینی بۆنیکی پیسیە کات و تەر بۆگۆ نکات و دۆ ڕگەکانی یازیێتێک دارەکەش وردۆر دێ ئەمرێ پێویستی بە کونکردنی هەیە کەم شێت ئینجانی دەڕوە ئەبێ کون کرێ بۆی ئەوەکە ئەوەی زیاکەی بڕوات اینجا ئینجانەی بازی گوڵمان هەیە ئینجانەی کەمترەژە ینی لە ئەرزە باشترە زۆر باشە کاکیلال
ئەو ئینجانانی کە لە نێو ماڵماندا هەن ئەو خۆڵی کە لە ناویدایە پێویستەکە بیگۆڕین زۆر جار ناگۆڕێەوە هەر 2 ساڵ جارجار ئەگەر بیگۆڕی باشتر 2 ساڵ جار بەڵام لەگەڵیش پێویستەکە خۆراک بین بۆ گوڵە ئەو بینەکە 2 ساڵ دوای جارێک گۆڕی ئەم 2 ساڵ مزبوطی دەرمانە لەگەڵ خۆڵەکە تێکەڵیکەی نەنا لەگەڵ ئاو ئەتوانیت دەرمانە شێوازی بەکارهێنەکە جیازی هەیە ئەتوانی لەگەڵ ئاوی تەکالیەکەیتەوە ئەوەکە بەکاربیێنی ئەتوانی بە تۆز بەکاربیێنیتەوە ئەنی ئەو بینەیەکە دوای 2 ساڵ گۆڵاکە ئینجانەکە خۆڵەکەی گۆڕیتەوە ئەم بینی ئەو 2 سالا بێ هەمووی مانگێ سەمات بەکاربیێنی ڤیتامینی بەکاربیانی بۆی گوڵاکە وەکو خۆی بمێنێت زیاتر کاگیلال کام نەمامەمان هەیە کە لە نێو ژوورەوە بیان لە نێو ماڵەوەدا هەبێ دابنرێت و مدەتێکی زۆر بمێنێتەوە هەر چوار وەرزەکە بمێنێتەوە کام جۆرێت چەند دواتر پێکەوە ئەنێت نەمام و گوڵم پیشان بە بزانممانە هی کوێن و چۆن خزمەتەکرێت بەڵام کامەیان لە هەمووی باشترێکە کە زیاتر بمێنێتەوە ماوەی چەند ساڵێک بمێنێتەوە ئەوانەی کە لە ژوورەوە مەبەستن لای ئەلوان گوڵمان هەیە زۆربەی گوڵی ناوماڵ ئاسان خزمەتکردنی گوڵی زامۆفیلی پێ لە زامۆفیلیا مە زیاتر بەرگاگری ناوماڵ هەمووی شوێنێکا بێ ئەگەر شوێنێکی ڕۆناکیش نییە هیچ کێشێنی ئەگەر خۆڕش بەریکوێ هیچ کێشێ نییە ینی بە ئاسانترین خزمەت گوڵی زەمبیا ینی لە هەمووی شوێنە ئەتوانی دایدای گوڵی زەمبیا بڵێ زۆر باشەکە گیلال دەمەوێت هەنێک لە گوڵەکانی پیشان بێ و ماوەی تەمەنیان وە چۆنێتی خزمەتکردنیان بۆی کە زیاتر بینەران ئاشنا بن بە هەنێک گوڵ و ئەو نەمامانەی کە لێرەدا هەن فەرمو لە خزمەت دەستە خۆش بێت جاکا گیلال ئەمە ئەو گوڵانەیە کە پێشتر باسم کردوتم کە بیتە ماڵەوە ئاوا بە جوانی نامێنێتەوە ئەمانە دەبێت چۆن پارێزگاریان لێ بکەین چۆن وا بکەین ئاوا بە جوانی بمێنێتەوە گوڵەکەی و ئەمێ بزانم ئەمانە مدەتی چەندێکە مێننەوە ئەمە ئەو گوڵانە تەمانیان زۆر کەمە تەمانیان زۆر کەمە 2 ساڵەوە پڕی 2 ساڵ ئەگە بە ڕێکوپێکی بەخێ زۆرە باشە 2 ساڵ زیاتر نڕوات دوای 2 ساڵەکە هەر زۆری لاکە بێتر خۆت حەز ناکەیتەوە گوڵاکە داینیت دوای 2 ساڵێکی هەر زۆر ناشی نابێتەوە ئۆتەمانی ئەو پڕی 2 ساڵە وردانە بەزدار زیاترە زۆر باشە شێوازی ئەودانی ئەم گوڵانە چۆنیە ئەمانە هەفتەی 2 جار پێویستی بە ئەوی هەیە هەفتەی 2 جار هەموو جارێ ئەمان ئێستا ئێبینا ڕێگەی سپیتایە ڕێگەکەی سپیە ئەم شێوازیە ڕێگەکەی سپی بێ ینی مزبوط ئەگەر بینی ڕێگەکەی ڕەش بۆ تۆ ینی ئەوە بامێلی زۆر نەماوە ئەو کاتی ئابێ ئەوەکە خێڕای کەمیکەیتەوە ئەبێ ئەوەکەی کەمیتێکی ئەوەکەی کەمیتێکی بڵێ ئەم جۆرە گوڵانش پێویستی بە ڤیتامینات و خۆراگەیە هەمووی گوڵێک پێویستی بە ڤیتامین و خۆراکی هەیە زۆر باشە ئەمان هەرێک و ناوێکیان هەیە بەڵێ ئەمە بەڵێ ئەمانە ئێستا ئەمەی کە هەڵەگرت ئەمان نەوەی کەڵانچی پیالی کەڵانچۆ ئێ ئەوە 4 فەستە ساوزە ساڵی 2 جار گوڵاکە بەهار و پاییز گوڵ دەرەکە زیاتر بڵێ ئەمان سیکلامینە بۆ دەڕوا بێت ئەوە زیستان نامێنێت ئەمانە باش و بیری خستمەوە ئەمانە بۆ دەرەوەی ماڵیان لە نێو ماڵە بن ئەم گوڵان لێرە بازیشتی هەی ژوورەوە بازیشتی هەی دەڕوە ئەمە بۆ جوانی دامنەوە لێرە ئەمان بۆ دەرەوە بێ ئەوە بۆ دەڕوا بێ بڵێ بۆ بالکۆنی شیا بێ بڵێ بۆ باڵکۆنی شەبێ خۆ لێی با کێشەی نییە خۆڕی لێی بە باشترە گوڵ زیاتر دەرەکی گوڵ زیاتر دەرەکە بە خۆر تشکی خۆر گوڵ زیاتر ئەو گوڵانەی کە لە دەرەوەن ئەوانەشی کە لە ناوەن بۆ ئاودان فەرقەکەن لە دەروە ژوورە فەرقە ئاودنی فەرقێکی زۆر زۆرە لە دەروە پێویستی بە هەموو ڕۆژاوی هەیە بازێک گوڵێک لە ژوورەوە پێویستی نیە هەموو ڕۆژاوی تێکی باشە ئێستا بەرە وەرزی سەرما و پاییز و ئەوانە ئەڕۆین ئەم گوڵانە بۆ منە لە سەرما کاریگەی لێ ناکات نابێت لە دەرەوە ئێستا پاییز باشترە بێگوڵ پاییز و بەهار باشترە لە خاوین گوڵانە هەمووی کە دوای هاوین ئەبێت ئەچێت و سەر پاییز گوڵ گەش و دەست پێکاتەوە تر بەهار لەوە جوانترە گوڵەکانی لەوە جوانتر دەرەکی زۆر باشە تا گیلال ئەم گوڵانەی پێشەوە ئەمانە ناویان چیە و چۆنی بەخمەتە گەلەوە دەست پێ بکەین ئەمە پیاڵێ مندیڤیلیایە ئەمان خۆی 4 فەستە ساوزە هەر گەورەشە بێ زۆر گەورەشە بێ هەفتەی 2 جار پێویستی باوە ئەبێ ڤیتامین بەکاربێنی ستەمات بەکاربێنی ئەمە نێو ئسپەتی فیلیۆم ئەمە هەر لە ژوورە ئەبێ هەفتەی 3 جار بە ئاوی تێکی چکە ئەمە هەزی لاوە ڕێگاکەش نەفۆتی هەزی لاوە ئەمان ئەنتوریۆمە ئەو گوڵای تقریبان ئەوی کە گوڵی سووری دیارەستا ئەوە تقریبان گوڵاکەی ئێستا خۆی هەیە 3 مانگ بەرگەی گوڵاکە گرێتەوە دوای گوڵاکە فۆتی ڕەشە بێتەوە بدەست لێکی توی ئەمە قەسەی بڕیت دوای وردورد گوڵی تازە دەرەکە ئەویش ڕوتە 2 ساڵە مێنێت
ناوە زیاتر تەمان گەڵەکەی زیاتر ئەمێنێ بەسکە گوڵەکەی تقریبان ئەوە دو ئەو ساڵ سیانی کە ئاماژەت پێکردن بۆ ناوە بنیان دەرەوە هەرسێکی دەرەوە هەرسێکی ئەفو ئەفو هەرسێکی ژوورە بوو یەوێ بۆ ژوورەوە بەڵێ زۆر باشە کاگی لەگەن بە کەمێکی دیکە گوڵ و شتی دیکە ببینین بۆمان باسکی ئەمە گوڵی گاردینیە ئەمە گاردینیە بۆنێکی زۆر خۆشی هەیە ئەمە گوڵاکە کە گوڵی کاتۆ گوڵاکەی بۆنی زۆر خۆش بێ گوڵ دەرکان جا بۆنیە گوڵاکە و بۆنی خۆشە بەس نەک گەڵاکە ڕاستەکەی ئەمە ژەر مانەوەی ژوورەوە ئەنی ژوورەوەی مانەوەی زۆر ئەمە ئەوە باشە ئەوە جوار فەستە سەوزە بە زۆربەی هەوای ئێرە لە ماڵەکەن گوڵ ناکات لە لای ئێمە کەمێک گوڵاکاتەوە ئیتر بازە شوێنەیە گونجاوە گوڵ زیاترەکە بازە شوێنەیە دووسێ گوڵاکەی تر گوڵ ناکات بەزان بێنێتەوە چوار فەسڵە زۆر باشە باش لەسەر گوڵەکانی دیکە بەستە خۆش بێ کاگیراگیان ئەگەر ئەمان تۆزێکمان بۆ شەڕ بکەی ئەمە ناوی چی چەند ساڵەمێنێت ئەمە نوێ سایکە سوپیالێ زیستان زەر دەبێتەوە زیستان زەر دەبێنجە زیستان خەتەریشە ئەبێ بە لایلۆنەی پێچیت بۆ سەرما ئازیتی نایێتەوە ئەمە ئازیتی یا ئیکی تۆ ئەگەر اینجا نابێ ئەتوانین اینجا نابێت زستانە یان وردە کە سەرما دەستی پێکرد بەڵێ زیستانان تۆزێ ینی زەر دەبێتەوە کە سێ فەسڵاکە سازە ئەمە چەند ساڵەمێنێتەوە وڵامە تەمەنی زۆرە هەیە بە 6 ساڵ 7 ساڵیش ئەمێنێ زیاتریش ئەی ئەمانە کاگیلال ئەمان لە نێو ماڵانە زۆر بڵاون لە نێو حەوشە و ئەوەیە زۆر ئەیبینین ئەمە کوردیە لە دەرەوە هاوردەکە چۆنچۆنی ئەمە وڵی ئەمان پێشتر هەبوو کە من لێرە پێشتر هەر نەزانمی کوردی یا دەروی وڵاتیێرە بەس ئەمان سیکریسی پیاڵێ گوڵێکی پەمەیەکە مۆڕکات ئەمە سێ فەسڵە بە زوو گەورەبوونی زۆر سەریە سێ فەسڵە ئاسانی دەستکردنی شار ئاسان ناتوان یەک لە کیلێکی تۆ کێتەوە ئەو ئەکسەر ڕێگە دەرەکات دەتوانێت چەکەین شتێکی زۆر جوانە بام ڕەنگەکە شێر وایە زۆر باشە ئەی ئەمانە کاکیلەکان ئەوە سێ فەسڵ ئەمە نوێی کانای پێ سێ فەسڵە بەڵێ گوڵی پەمەیش 1000 دیشمانە بە زیستانە نامێنێتەوە بە زیستانە زەر دەبێ گوڵی دەستانە زرد بوو دواتر دوای هەڵێتەوە دوای هەڵێت ئاینێن گوڵ دروستە بێتە دوای زیستانە ماشەڵڵا گوڵ و نەماوی زۆری لێ گوڵمان زۆر چەند جۆری لێ لێرە تقریبان 2000 جۆری لێ 2000 جۆر زۆرمان هەیە زۆر باشە بە فرێ ئەوانی کەش بکەین دەستە خۆش بێ کاگیلال ئەم جۆرە درەختە ئەمە هیچ وڵاتێکە تۆزێک جیاوازە ینی ولی درەخت وڵاتی ئەمە ناچێت ناوە لە تورکیا بۆ ئەمە ناتووە تورکیا ئەمە بۆ دەرەوەی ماڵە یاخود لە نێو ماڵە بەخێوەی ناوماڵە ناوماڵە ئەمانە ژوورەوە بێ زیاتر بۆ ژوورەوە بێ باقی ژوورەوە ئەی خۆروشە دەبێت چۆن لێبە ئەڵای ئەبێ پێویستی بەخۆراوە پێویستی بەخۆر ئەگەر خۆرینی لابێت لە ژووریشەوە بێت و خۆرژوورە ئەبێ خۆرش بەریکەوی ئەگەر خۆربەری نەکەوی گەڵاکەوێتە زۆر گەڵاکانێکە ئەی شێوازی ئەودانی چۆنی ئەمە ئەودانەکەی کە وەکو جاران پێوتم سەیری هەموو جارەی بیتمۆساکە سەیرێکیتەوە ئێستا بیتمۆزای تەرڕە کە تەر بێ ئاوی ناوێت هەتا بیتمۆزاکەی وەکو بەشی سەر وشکە بێ ئەنج ئاوی تێکە ئەو شێوازەی ئاوی زۆری بێ هەفتی دوو جار بەسن تەمەنی چەندێکە ئەوە تەمانی زۆرە زۆرە مێنێتەوە ئەوە زۆر زۆرامێنێتەوە دا جارجار گەڵاکانی نەشرینە بێ گەڵاکەوێتەوە بەس ئەم دارە خۆی بەخواتە دارەکە زیاتر ئەمێنێتەوە لە وەرزی پاییز زستان هەر بۆ سەوزی مێنێتەوە یان نانە ئەوما هەزی لە گەرمایە لە هاوین زیاتر خینە بێتەوە لە ژوورەوە گەشاکات بەس لە زیستانان ئەو جاران زیستانان تۆزی گەڵەکان هاوە بێت هەڵەوەرێ خۆ خراپ نابێ ینی نانە خۆی خراپ نابێت بڵێ ئەبێت هەفتەی چەندێک ئاو بدرێت هەفتی دوو جار باشە 4 ڕۆژ جارەی ئەتوانی تر هەر زیستان هەفتەیەک جاریش ئەتوانی ئەوی بەس دیمەنێکی زۆر جوانی هەیە دارێکی زۆر دێکورێکی زۆر جوان نرخەکەشی لا گران بێ نرخەکەی گرانە تۆزێ $700 بڵێ دەستە خۆش بێ خۆبزانی گوڵێکی دیکە کاگیلال ئەمانیان جۆرەکانیان چیە و چنەوە ئەتێکن ئەوە پیتۆسپۆریۆمە پیتۆسپۆریۆم بەردەوام سەوزە 4 قورسن ناوەکان ئارێمیە تەمان توزی قورسن زۆر باش ئەمە چەند ساڵە مێنێتەوە ئەمان وەڵامانی تەمانی زیاترە
8 سال زیاتر یاڕات 8 سال 10 سال زیاتر ماشەڵڵا زۆرە هاتەمانی زۆرتر وڵات ئەی ئەمە ئەوە یوکە ئەوە دەرکی هەیە گوڵێکی سپیاکاتەوە لە زیستانان گوڵاکان نامێزە بە هاوین زیاتر گوڵاکات بەهای زیاتر گوڵاکان شازی ئەودانیان ئەمان یەکشتن هی دەروە وەکوێکە وەکو یەکە تقریبان وەکوێکە دەروە ئەمە پێم وابێ گەڵا بۆن خۆشەکەی گەڵا غاری پێڵێ ئەمە گەڵاگاری پێ لە کوردی گەڵاگاری پێڵێ گەڵاگاری ئەوەیکە چێشت و میریشێک بەکارهێنی ئەمە ئەمە توانی لە دەرەوە دابنێن و گەڵاکانیشی گەشاکەوە نییە بەڵێ لە دەروە لە ئەرزە باشترە باشە گەڵاکانی وشک بێ پێم وابێ بۆنی خۆشترە بیانەر ئەوە لە خۆی و کە وشکە بێت ئەنجا ئەتوانی لێکی تۆی تر ئەوەی لێکی تۆ بۆنێکی خۆش دەرەکەی ئێستامان زۆری جارێ نەگی ینی گەڵاکانی مزبوط نەبووەوە کە مزبوطە بێ خۆی و گەڵاکە وشکە بێتەوە بۆنەکەی خۆش دەرەکە زۆر باشە کاگی لە لێمە گەشتنی کۆتایی بەرنامەکەمان دەمەوێت دوایین ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان چۆن گوڵەکانیان لە نێو ماڵدا بێت یاخود دەرەوەی ماڵەکاندا بنێن بەخێوی بکەن هەموو جارێکە گوڵی ناوماڵێ بێتەوە گوڵەکەی خۆش شارازایە ئەوە بکڕە زۆر جوانە نابێ ئاو زیاتر بێت ئەنج ئابێ هەمووی مانگەی دوو جار سەمەد بەکاربێنی سەماد و پرۆتین بەکاربێنی ڤیتامینات ئەوە نابێ 100% بەکاربێنی بۆی گوڵاکە وەکو خۆی ئامێنێتە زۆر باشە زۆر سپاس ممتاز سپاس کەم دەرفەتت بێ بەڵازان و خۆشەویستان بەم شێوازاتینە کۆتایی ئەم تۆرە تایبەتی پەیامی ڕۆژ تا تەورێکی دیکە و تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان کاک دانیار بۆ ئامادەکردنی و بەرنامە جوان و تایبەتە هیوادارین ئێوە سوتان لێ بینی بێ ئەزیزان دەچینە لایڤیتێک لە سلێمانی ڕۆژی هەینی 23 تاقیکردنەوەیەکی گشتی بەڕێوەچوو کە تاقیکردنەوەی بوو بە ناوی ڕێگەی ئازیزمان تاقیکردنەوە بوو لە سوورەتی ملک 3000 فێرخواز بەشداریتیان کرد و چەندین خەڵاتی ناوەزا درا بۆ بەدەشداروانی کات نمرەی یەکەمی بەدەست دەهێنن کامەش جێی سەرنج و ڕاکێشان بوو کە بەشداروێکی زۆر بەژاریان تیا کرد و وەسیمایەکی زۆر جوان و تایبەتی هەبوو خۆشبەختانە ئەم جۆرە پرۆژانە لەم ساڵدا گرنگێکی زۆری پێدەدرێ و فێرخوازێکی زۆر ڕووی تێدەکات پێکەوە بینەری ئەو بەمەستی قولكم احتزنا وأسر قولكم انشر أسر من ناوم دیاری محەممەد تۆفیقا لە شار باژێر لە قازای ماوە بەشداریم لە ئەم دەورەیە کردووە ڕۆژانە کە بەشداریم کرد سەرەتا لە چەند پێیجێک بڵایان کرد بۆ تەلەفۆن بۆکردن و بەشداریم کرد ڕۆژانە ئاەت و تەفسیرەکەم لەبەرە کرد بە ئیملا ڕۆژی دابشم کرد و ڕۆژی دوو ئاەتم لەبەرە کرد دوو ئاەت بە تەفسیرەکەەوە بە ڕۆژ لەبەرمە کرد و شەوان بە ئیملاوە سەئیمتیا کرد بەو شێوەیە لەبەر کرد و بەشداری کرد سوپاس بۆ خی گەورە هەمویان هاوکارم بوون دایک و باوک و خوشک و براو هاوڕێ و هەمویان بە هاوکارم بوون وەڵی ئەوە بەش شەیطانەوەمان لێکات کە وا هەست بکەین ئەم کارە خێرانە قورسن بۆ ئەوەی نەتوانین ئەنجام بدەین نە هیچ قورسێکی تیانە چەندها کەس کە نەخۆشە توانای نییە بەشداری کردو بۆ پەریشاناسیەوە توانیوێتی بەشداری بکە ئێستا کەسێکی ساڵ کە هیچ عیبێکی نییە زۆر ئاساییە بەڵام چۆنەڵی شەیطان شتەکەی لا قورس کردو و ناتوانێت بەسەر خۆیان ساڵ بێت بەشداری بکە ئەنج نە شتەکە قورس نییە القرآن حبل نجاتنا فتمسكي بعراه كي لا نغرقا ولتجمعي حول الكتاب شتاتنا حتى نزيل تناحرا من ناوم هو خليل محمد
دانیشتی بەکرەجۆم نیەتمان خێرە ئینشاءڵڵا بۆ بەشداریکردن لەمە هەرچەنە پێشتریش سپاس بۆخوا لەبەرمان بووە و ئەمەیە هاندانێکیش بێ بۆ شار و شارۆچکەکانی تریش چاو لە سلێمانی بکەن ئینشاءڵڵا ئەم پرۆژەیە ئەم کەرنەڤاڵە بەردەوام بێ ئینشاءڵڵا لە ڕاستیەکە برادەرێکم هاندەرم بوو و ئەو ئاگاداری کردمەوە و هەروە هاوسەرەکەش خۆی گەورە فەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر سوێن بەخوا بێگومان قورئانمان ئاسان کردووە بۆ ئەوانەی یادی بکەنەوە بۆ ئەوانەیە دەوری بکەنەوە بۆ ئەوانەیە فێری بن هیچ قورسیەکی تیانێ يتحققا يا أمتي القرآن حبل نجاتنا فتمسكي بعراه كي لا نغرقا عزیزان دوبارە سڵاوی خاتان لێبێت لە بڕگەی دووەمی بەرنامەکەمان قسەیەکەین لەسەر ئەو پتاو نەخۆشیانەی کە لە مۆرزایە تووشی مناڵەکانمانە بێ بەتایبەت لە ئێستەیە پەتای هۆنیا سکوتون و ڕشانەوە باوە مناڵی زۆر بمان لەناو ماڵەکانە تووشی ئەم پەتایە بوون و گەورەکانیش تووشی بوون بەڵام بۆ ئەوی کە ئەو ڕێکارە پزیشکی و تەندروستیانە بزانین کە چۆن مناڵەکانمان پارێزین لەم پەتایانە یاخود ئەگەر توش بوون چۆن چارەسەر وەربگرن و دوور بکەونەوە لەوەی کە ئەم پەتایە درێژە بکێشێتیانە بۆ بەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاراس بەرزنجیمان کردووە پسپۆری واری نەخۆشیەکانی مناڵان و گفتوگوی لەگەڵاکەین کاکتۆر زۆر بەخێر بێن هەر سەرەتای بەرنامەکەمەوە لەوە دەست پێ بکەم پەتا خۆی چییە؟ چۆن دروستە بێ؟ زۆر سپاس بۆ ئەم کاتە من بەس پێش ئەوە دەست پێکەم هیوادارم ئەو کوردیەکەم تۆزێ بۆ هاوڵاتی تۆزێ وازح بێ ئەگەر کەلیمەیەک شتی وازح نەبوو ئەوە ئیشی خۆتانەها ڕۆژگەنەوە ئۆکەی ئەم وەرزە لەم ساڵە 1000 ساڵ لەمەوە پێش هەروە بوو زیاتریش ئەڕۆیت هەروە بوو ڤایرۆس هەر وەکو خۆیەتی هەر ئیشی خۆی ئەکات کاتە بەست لەوا بوو لەوەیە کە هەموو وەرزێک ئەم گۆڕانکاریە ڕوودەدا لە جەستەی ئێمە کە تووشی پەتاکان ببینەوە زۆر ڕاستە ئەمە بە تایبەتی ئەم وەرزە کە جەو بەرەو ساردی بڕواتەوە ڤایرۆس زیاتر تۆزی حەزی لەو ساردیە چونکە زیاتر ئەتوانی بمێنێتەوە ئێستا ئەگەر من ڤایرۆسم هەیە ئەکۆکم لێرە لەم ژوورە ئەگەر ئەم ژوورە هەوای باش تیانامێ یعنی ناڕوات یعنی ڤنتیلێشنی باشی نەبێ یا زۆر سارد بێ ئەم ژوورە ڤایرۆسەکە لە جاتی خۆی 6 سەعایان 12 سەعا بمێنێتەوە بەم زروفە زیاتر ئەمێنێتەوە شتێکێکی زۆر مهمە ئەبێ ئێمە بزانین کە مەکتەب ڕەوزە ئەو شتانەیە دەوری هەیە کە ئێستا کراوەتەوە مەکتەب کاتی دەستپێکردنی قوتابخانە و ڕەوزە ئەوانە هەر لەم وەرزە کارەکەی تێکەڵێکەیە یاخود وەرزەکەیە کە شوهاواکەی ساردە ئەو جوابی ئەو پرسیارە یعنی ئەگەر پێت ئەڵێن بەڕاستی ئەوە پێ ئەڵێن مڵتی فاکتۆریال یعنی زیاتر لە یەک هاوکاری زۆرە یەکێکیان ئەمە کە تۆ باسیەکەیت بۆیە من بەڕاستی زۆر بەلامەوە نەک بەس من هیچ نیم بەس بەعام دکتۆرەکان و کتێبی طب ئێمە بە دوای سەبەبەکە زیاتر ئەڕۆین بەڵام مهمە ئێمە چی بکەین ئافرین سەبەب هەر ڤایرۆس وەکو خۆیەتی کە باسمان کردووە بەس ئێمە بەعزی شتێکێکی ئەبێ بیکەین سیستەمێکی بۆی داینین بۆ ئەو مەشاکل کەم ئەبێتەوە ئێمە هەمومان 2 ساڵ لەمەوە پێش ئەو بەزمی کۆرۆنا هەمومان بینی یەکێک لە شتەکانی کە زۆر مهم بوو لە کۆرۆنا ئێمە هاتنە سەر تەلەڤیزیۆن یان لەسەر سۆشیال میدیا هۆشیاریمان بڵاو بەس بە خەڵک بڵێن کاکە چۆن دەستان بشۆن کە ئەها طب گەشتە 2000 و ئێمە چەند ئێستا 20 ئێستا خەڵک ئەبێ دیسان چۆن دەستیان بشۆ
مناڵ لە ئێمە باشترە لەو مۆزوعە ئستا من بە نەک لەک ئەم 20 دقیقە قسەکەم با 20 حەڵقە دروستکەم لەسەر ڕێنمایی تەندروستی بێ ئەگەر بۆ یەکێکی گەورە بێ بەخوا هیچ سوودی نییە بەس مناڵ زۆر مهمە زوو سەریع فێرە بێشێت زوو شتەکان وەرەگرێ زۆر شتەکان زوو وەرەگرێ بۆیە من حەزم کرد ئەو حەڵقەیە ئیکەینە سێ بەشێکی قسە ئەکەین لەگەڵ دایک و باوک کە ڕێنمایی سەحی ڕێنمایی تەندروستی ئەگەر دایک و باوک خۆیان نایکەین مناڵ نایکا بەس بە قسەکردن نایکە مناڵ حەزەکە بیبینێ پێویستی بەکردەوەی ئافرین مناڵ ئاوێنەیە یعنی تۆ چی ئەکەیت ئەمڕۆ لە ماڵەوە پێویست ناکە پێیتەڵێ بێ ئێڵێیت ئەفوو یعنی ئەوە بکە و ئەوە بکە ئەوە بکە بە قسەکردن یعنی وەرئەگرێ بەڵام ئەگەر خۆی نایبینێ خۆت ئەیکەیت خۆشی ناکات بۆیە ڕێنمایی تەندروستی ئەوەی کە هەمومان ئەزانین کە ئەبێ دەستمان بشۆین ئەبێ یەکێکی نەخۆش بێ لە ماڵەوە بێ نەچێتە مەکتەب نەچێتە ڕەوزە ئیستیراحەت حەزەکی بە تەفاسیل لەسەر یاڕۆین بۆ نمونە ئێمە لە ماڵەوەین کاتێک دایک و باوکەکە دەست و دەم و چاویانە شۆرن پێش نان خواردن یەکسەر مناڵەکە چاویان لەیەکە لاساییانەکاتەوە ئەویش ئەیکا بە زۆر کات ئێمە ئەو جۆرە کللتورە لە هەندێک ماڵەکانمانە نییە چۆن ئەو کللتورە دروست بکەین پێش نان خواردن دەست بشۆین دوای نان خواردن دەست بشۆین ئەو ڕێنمایە پزیشکیانە لە کاتی نەخۆشکەوتنمانە جێبەجێ بکەین بۆ ئەوەی کە مناڵەکانیشمان باشتر وەریگرن زۆر باشە مهمە تۆ وڵنگ ئەڵێن بوڵنگ یعنی ئیرادەت هەبێ کە بە تایبەتی ئێمە دەرچوین لە مۆزوعی کۆرۆنا بەس کێ ناڵێ چەند ساڵێکی تر شتێکی ئیتر ڕوویە ڤایرۆسێکی تر وایە ئیتر یەکێکی خۆی ئیرادەی هەبێ یعنی نایەوێنە خۆش بکەوێت ئیتر ئەوە ڕۆژێکی دوان هەفتەیەک دوای ئەو ئەبێ بە ڕۆتین دوای ئەو بێ ناتوانین نان بخۆیت بەبێ دەست بیشۆیت اینجا ئەو دائیمەن ڕێنمایی تەندروستی باشترە بە شێوازی جەماعی تەطبیق ئەکرێ یعنی من زۆر پێم خۆشە بەعزی مەکتەب هەیە کە بە جەماعی شتی ڕێنمایی تەندروستی تەطبیقی ئەکەین بۆ نمونە ماسک لەبەرکردن ئەوەی هینەکە ئەگەر تۆ بە تەنیا لە پۆلەکە و دانیشتووە لەبەرت ئەەکەی یعنی ڕۆژێک ئەتوانی دوو ئتر تەواو ببینی ئەوانی تر نایان کردو بگومان تۆش ڕۆژی دواتر نایکێت ئەوە هەیە دەست شۆردنیش هەمان شتەیە لەوانەیە مناڵەکە یەکەم جار تێناگە بۆچی دەست ئەشوە هیچ نایبینی لەسەر دەستی خۆ بە شەریەت هەزار ساڵ ئەنجایان زانی کە لەسەر دەستی شتێکی هەیە ئێمە نایبینی لە بە مایکرۆسکۆپ بۆیە ئێمە تەوەقوعەکەین لە مناڵ تەمەنی 6 ساڵات تێئگا و ئەزانێ ئەبێ بیبینێ یەکەم جار اینجا بێ دایکی و باوکی مامۆستەی خۆی ئەو کەسانە کە خۆی بە شانازی ئەیان بینێنی گەورەتر لەوە ئەو شتانە بیکەین ئەجا خۆشی بەتایبەت ینی ئاسان ئەیکات دکتۆر هەمیشە بۆ کاتە تووشی نەخۆشیە بین باس لە بەرگری لەش ئەکرێ یاخود ئەوەی کاپێڵن مەناعە واتە نەمەناعی ئمە بۆ نەخۆشیەکە و لەگەڵ گۆڕانی وەرزەکانیشە هەمومان دووچاری کۆمەڵە گۆڕانکاری ئەبینەوە ینی هەم لە کەشەکە و هەم لە خۆشمانە دەبینین کە بۆنە جەو ساردەکە کۆمەڵە گۆڕانکاری لە لەشمانە ڕوئەیە ئەم مەناعەیە چۆن دروستکەین بۆ ئەوی کە ڕوبەڕووی ئەم نەخۆشیە نەبینەوە بە تایبەتیش لە منداڵە تۆ ڕەنگە تا ڕادێک خۆت هەنێ ڕێنمایی هەیەکو گەورەیەک بیزانی بەڵام کاتێک بتێ منداڵەکەتی لەسەر ڕابهێنی ئەمە تا ڕادێک قورسترە چ ڕێکارە بگری لەبەر ئۆکەی خۆی ئەم مۆزوعە بەڕاستی تۆزیە یعنی گەورەیە بەس من هەوڵیم بەو کوردیە کە من ئەزانم تۆزیە ئاسانیەکەمەوە جیهازی مەناعە ئەگەر ئەوە سەیری ئەەکەیت وەکو لاپەڕەیەکی وەرەقەیەکی ئەی4 سپی ئۆکەی جیهازی مەناعە ئەگەر وەرەقەیەکی سپیت هەبێ تۆ ناتوانانی لەسەری شتی بە مەزبوطی ئەینووسیت هەر خەتەکەی چێتە سەرەوە چێتە خوارەوە تۆزێ گەورە ئەبێ بچووکە بێتەوە وانە گەر ئەی4 بێ بەڵام ئەگەر خەت تیابێ وەرەقەکە زۆر جوان ئەینووسیت وایە ئەم خەتانە ئەمەی ڤایرۆس بەکتیریا دەوروبەری کەڵتورەکەی خۆی ئەم خەتانە دروست ئەبێ بەمانەیە بۆیە مناڵ ئەگەر نەخۆش ئەکەوێ بەپەتا ئەوە معنەی نییە مەناعەکەی باش نییە یان خراپە بەعکسەوە مەناعە پێویستە بە ئەو ڤایرۆسە بیبینێ بۆ زاکیرەی هەبێ
بۆی بیناسێتەوە ئافرین کاتە کە جاری دوم تووشی بووە ئەم جۆرە لە بەرگری دروست بووە ئەوە تۆ باسی بەشێکی لە مەناعە کە پێ ئەڵێ میمۆری سێڵ یعنی خەلایەی ئەوەی کە زاکیرەیان ئەو خانانی کە یادگاریان تیامێنێتەوە طب بەعام زۆر زۆر پێشکەوتووە ئستا ڤاکسینمان هەیە ڤاکسینی بۆ نمونە ئەوەی پەتای وەرزیەکە حیفە ئەم 2-3 ساڵی ئەخیر بە بۆنی کۆرۆنا بۆمان نەهاتووە بۆ عێراق ئەگینا جاران هەمان بوو ئەو مناڵانە وەکو تۆ ئێستا پێش تۆزێ لەمە پێش باسی کرد وتت حساسیت و ئەو شتانت هەیە ئەم نوع حاڵەتانە کە ئێمە ئەزانین بۆ نمونە نەخۆشێکی ڕەبووی هەیە مناڵێکی حساسیەتی ئەم منتیقەی هەیە ئەمانە پێش وەقت لە مانگی دا جۆرە ڤاکسینە ویان گرنگە بۆچی بۆ یەکسەر بە حاضری هینی مەناعە زاکیرەی ڤایرۆسەکە ئێنێ بۆ ئەگەر تووشی بوو هیلاکی نەکات یعنی ڕێک وەکو ئەو خەتە دروستیەکی نەسەر وەرەقەی ئەیفۆرەکە یەک نقطەی هەیە سۆری بۆ ئەوە قسەکەت ئەبرم بەس چونکە ئەوە زۆر یعنی بەکارهێنراوە لە ناو کۆمەڵگا تۆزێ بەغەڵەت تێگەیشتون خەڵک کە ناڵ زوو نەخۆش ئەکەوێ کەواتە مەناعەی باش نییە ئەوە تەواو نییە ئەو قسەیە بەعزی مناڵ هەیە تا 2 ساڵ نایەتە دەرەوە هەر لە ژووری لە ماڵی خۆیان بە میوانیش زۆر تێکەڵ نابێ بۆیە ئەوە زۆر تەبیعیە کە ئەچێتە ڕۆزەیان ئەچێتە مەکتەب ئەو مناڵە تەوەقوعکە لە 6 مانگ 6 جار نەخۆش ئەکەوێ بەس هیچ کامیان معنەی نییە مەناعەی کەمە ئەوە مەناعەکەی تازە ڤایرۆسەکان ئەیان بینێ تازە عنی ریکۆرد ئەکات تازە خەتەکانی دروستی ئەکە لەسەر وەرەقەکەمان ئیتر بۆ دوایی باش ئەبێ مەناعە کەی ئێمە لێ ئەترسین کەی ئێمە ئەبێ فەحسێکی بۆ ئەکەین ئەوە پرسیارە خۆی زۆر کەی ئەبێ ئێمە وەکو دکتۆر عیلاجی بۆ ئەنووسین ئەگەر ئەو مناڵە گەشە باش ناکات مەناعە یەکێک لەو جیهازانە کە ئەگەر مشکلەی تیابێ باوەڕ کە مناڵ ناتوانێت گەشە بکات یعنی مناڵ نەوەزنی نەباڵی نە حتا گەشەی مێشکی تەواو ئەبێ وەکو مناڵەکانی تر باشە حیفە ئێستا بەعزی شەریکەی دەرمان بەعزی با بڵێن شێوازی تەندروستی کە ئاوا دروستیان کردووە کە ئەو شتانە بۆ مەناعە باشە ئەوە بیخۆن ئەوە زۆر باش ئەبن ئەها یعنی شتەکەی تا حدێک وەکو حاڵی دنیا وایە ئێستا کە هەمووی بوو بە مەتیریاڵ یعنی ئەبێ بیفرۆشێ شتێکی ئەی بۆ مادە جار ڤیتامینێکتیانە ئەڵەمە بۆ مەناعە باشێت تووشی پەتا نابی ئەم کۆمەڵەشت هەیە بیخۆ ینی ئەم ڕێنمایانەمان پێیان زۆر جار ئەم ڕێنمایی خۆی ڕاستە یعنی خۆ ئێمە هەمومان تەکیدین کە بۆ نمونە ڤیتامین سی یان زینک یا کۆمەڵی میوە ئەمانە تەکید بۆ مەناعە بەرزەکاتەوە بۆیە قسەیەکی جوانی هەیە ئەڵێن باشترین 6 دکتۆرە ئەوە تیژی خۆر ئاو خواردن کە تەندروست بێ کە متەنەوع بێ خواردنەکە ڕاضە خەو ڕێست ئەند سلیپ خەو لەگەڵ هەوا ئەمە باشترین 6 دکتۆر ئەمانە هەر شەشەکان لە مەناعە یعنی لەسەر مەناعەکە طبعا زۆر باشە کاکتۆر باسیەوەمان کرد چۆن دایک و باوکان ببن بە پێشنگ بۆ مناڵەکانیان لە بابەتی خۆپاراستن و دەستشۆردن و بەکارهێنانی دەمامک و هەروە باسی ڤاکسینیشمان کرد ئەکرێ ڤاکسین بەکاربێن بەڵام لە ئێستەیە ئەوەی کە بینرێت مودەیەکە ئەوە مودەی دە ڕۆژێکە بێ پەتای سکچون و ڕشانەوە زۆر بووە لە ناو منداڵان بە تایبەتی ئەوەشی ئیگرێت تۆزە زۆر پێوەمێنێتەوە نزیک هەفتەیەک منداڵێکی پێوامێنێتەوە دایک و باوکان هەراسانەکە بێتاقەتە بن نازان چی لە مناڵەکەیان بکەن دایک و باوک لەم حاڵتایە چی بکە زۆر سپاس ئەو پرسیارە زۆر مهمە ئەم بەجایبەتی ئەم ماوەیەک لە هەموو شتێکی مهمترە ئەبێ ئێمە بزانین کە لەشی ئینسان لەشی هەر مرۆڤێک لە سا هەفتا تقریبەن ئاو بۆیە هەر نەخۆشێک بە تایبەتی سکچون و ڕشانەوە بێ حتا تای بێ لە هەموویان مهمترە ئاو بخواتەوە من دائیمەن بە نەخۆشەکان ئەیان ئەڵێم و دایمەن فایدەی هەیە ئەمە مناڵ کە نەخۆش ئەکەوێ شەرت نییە خواردنی لە ساسا بیخواوەکو ڕۆژی پێشوو یان هەفتەی پێشوو لە سا پەنجا بیەتێ خواردن کافیە بەڵام زیاتر تەرکیزەکەین سەر ئاو و شۆربە و شلەمەنی بۆ وشک نەبێتەوە
خۆی ڤایرۆس یان حتا ئەگەر بەکتریە باسیەکەین چونکە ئێمە نازانین بزەبەت کامیان بەس ئستا ڤایرۆسەکە چونکە بڵاو بۆتەوە ڤایرۆس دەورەی حیاتی خۆی هەیە تۆ ناتوانانی دەستکاری یەکەیت 3 ڕۆژ بۆ 7 ڕۆژ 5 ڕۆژیش معدل هەر ئیشەکات لە جیهازی مەناعە جیهازی مەناعە خۆی ئەبێ کاتی بینی ئێمە تا بتوانانی لەگەڵ ڤایرۆسەکە تۆزێ نیوترڵایز دەکات یعنی چاکی ئەکات لەش ئێمە لەم یەکەم 3 ڕۆژە بەس ئاو شۆربە شلەمەنی بەبێ توانی مناڵەکە و لە 150 لەوەی توانی خۆی ئێمەش ڕازین لەوەیە ڕشانەوەی دەست پێ کرد ئەوە کۆمەڵی ڕێنمایی تایبەتی بۆکەین کە بۆ نمونە نابێشتی تیژی بێتێ نابێشتی زۆر گەرمی بێتێ بێ مناڵەکە تۆزێ دانیشە ئستراحەت کە ئەگەر ئەو ڕۆژە مەکتەبی هەیە یان ڕۆزەی هەبێ نابێ بچێت چونکە بەبەسیترین سترس لەگەڵ نەخۆش بیت زۆر خراپتر ئەبێ ئێمە هەمومان تاقیمان کردووە ئەگەر تۆ هەڵامت یان سکچوون تەبێ یان ڕشانۆت ئەبێ ئەگەر ئستراحەت ئەکەیت بۆ 6 ساعە لە جاتی ئەوە بچیتە بۆ ئیشێکی مهم بێ زۆر فەرقەکە لە ئەخیرەوە زووتر چاکە بیتەوە زووتر چاک ئەبیت و ئازارەکە و کەمتر ئەبێ خۆی قسەیەکی جوان هەیە ئەڵێن پین ئینڤیتەبڵ یعنی تۆ ئازار یان ڤایرۆس بێ ئەوە مەجالتیانی هەر ئەبێ تووشی بیت یعنی هەمومان تووشی بووین بەڵام سەفرنگ is optional یعنی معاناتی لەو نەخۆشی ئەوە شتێکی بەدەستی خۆمان شتێکی ئێمە مەجالمان هەیە دەستکاریەکەین بۆیە من دایمەن ئەڵێم کە مناڵ نەخۆش کەوتووە مهمترین شت کە لە ماڵەوە ئەبێ ئستراحەت بکات شتێکی مهمتر نییە لە سەحە لە تەندروستی ئەو کەسە حتا ئەگەر مقابلەیەکی هەبوو ئیمتیحانێکی هەبوو استیراحە لە هەمویان باشترە ئەبێ دایک و باوک ئەو مەبدە بزانین کە من دوێنێ بینیم کچەکەم تۆزێ ئاهان زیکی شەو یەک تۆ سکی ئازاری هەبوو سەری ئێشە چوم تەکیدم کردووە کە شرط نییە نانی ئیوارە هەمووی بەتاواتی بیخوا ئاو زیاتر با بیخوا بەیانیان زوو کە هەڵسا هەنگوینی میاوەتێ ئاو میاوەتێ ئاوە قسەم کرد لەگەڵی بۆ بزانم ئەتوانی بچێ بۆ مەکتەب یان ناتوانێ ئەگەر هەستم کرد تااقەتی زۆر نییە بۆ بچێتە مەکتەب باشتر ئەو ڕۆژە لە ماڵەوە بێ دووس بەی بە ئاسایی بچێتە مەکتەب ئەگەر ئەمڕۆ چووتە بۆ مەکتەب 3 ڕۆژی تر لە ماڵەوە دانیشە احتیمال لەم 3 ڕۆژ ڕۆژێکی لە خەستەخانە ئیبە بۆیە ئەمە پێش وەقت دایک و باوک طبعاً زۆر باش ئەزانن ئەوە پێویست ناکە بە خوێندن یان بە دکتۆر کە لەو دەقا کە تۆ بوویت بە دایک یان لەو دەقا کە من بووم بە باوک شتێکێکی لە ناومانە دروستە بێ هەستەکەین بە مناڵەکەمان ڕەحمە ئافرین ڕەحمی پێترێ زۆر باشە کاک دکتۆر بە باس لەوە بکەین کە دڵنیام کاتێ منداڵک نەخۆشێکەوە یەکسەر دایک و باوکەکە هەست بە ترسی و مەترسی و ئەوە دەکەن کە منداڵەکان تووشی تا بێت تووشی ڕژانەوە سکچوون یەکسەر جۆرێک لە سترێسمان بۆ توش ئەبێ چ کاتێ پێویستەکە کە ئێمە ئیتر هەست بە مەترسی بکەین کە ئەم منداڵە بەڕاستی بارودۆخی نەخوازراوە بیگەێنینە نەخۆشخانە هەر لە سەرەتای دروستبوونی نیشانەکانەوە گرنگە کە ئەم منداڵە کەسێکی پسپۆر دکتۆرێکی پسپۆر ببینێ یاخود ئەوە تا هەنێجار ڕەنگە تایەکی بەسیت یان شتێکی بەسیت لە ماڵەوە چارەسەر بکرێ و پێویست نەکا کە یەکسەر نیشانی دکتۆر بدرێت زۆر باش ئەمە پێوترێ ڕێد فلاکس یعنی ئەوە پرسیارەکە و کە کام حاڵەتانە ئەبێ پێویستە بە دکتۆر ببینێ پێش جوابی ئەو پرسیارە بە یەک شتێکی تعلیقێکم لەسەر سترس سترس هەمومان تووشی ئەبین لە مەرحەلەیەک سترس خۆی ئەم مەسافەیەک کە لە بینی پێڵین ڕیاڵەتی یعنی حەقیقەت لەگەڵ ئەکسپەکتیشن لەگەڵ تەوەقع پێشبینین وانە ئۆکەی پێشبینین ئیتر تا تۆ مەسافەی بینی ئەو دوانە زۆر بێ سترێسەکە و زۆرە ئەگەر تۆ تەوەقعەکە و هەموو شتێک تەوەقعی هەموو شتێک ئەکەیت و قبوڵێکیت بە هەر شتێک دروست ئەبێ ئەو کاتە مەسافەی زۆر تەسکە بێتەوە لە بینی حەقیقەت و لە بینی ئەکسپەکتیشن ئەگەر تۆ تەوەقعەکە یەکسەر کە مناڵەکە و نەخۆش کەوت واللهی ئەوە بەخرابی ئەیکرێ ئێستا هەر زۆر نەخۆش ئەکەوێ وشکە بێتەوە لەوانەیە پێویستمان بەدەرزی ئەو تەوەقعێکی زۆر تەسکە پێشبینی وتمان پێشبینینێکی زۆر تەسکە ئەمە کە ئەمە تەسک بێ کەواتە مەجای سترێسی زۆرت هەبێ ئێستا دروست ئەبێ من سەدفەیەکی دوای نەخۆشێکم هەبوو لە عەیادە هەر عایلێکی زۆر بەڕێزن وتم
هەموو جارکە ئێوە دێنەوە بۆ ئێرە من لە 150 ئەبێ چارەسەری مناڵەکەتان بکەم لە 150 لەگەڵ دایکی بەس ئەبێ سترێسەکەی پزیشکی مناڵان و پزیشکی دەرونیش لەو کاتە نا عفو من يعني من هیچ نیم بەخوا بەس مەبەسم ئەو سترێسە کە تۆ باست کردووە. بێگومان ئەزانکی خۆی هەمومان لە تا ڕادێک سترێس پێویستە بۆ ژیانی مرۆڤ بەڵام کاتێک کە سنووری تێپەڕان ئەمەوای کرد کە کاریگەری کاتە سەر تەندروستی منداڵەکە و خۆشت ئەم بێگومان خراپە سترێس پێویست نییە بەخوا ئەگەر سترێس نەبێ بۆ ئیمتیحان بۆ نمونە سعی ناکەیت ئەمە بۆ نمونە بابەشەوەیەکی ئاسایی بڵێن نایم بەسی لەوەیە باشە با نچینە ئەو مۆزوعەیەک چونکە وەخت ساسی من نییە ڕێد فلاکسەکە کە تۆ باست کردووە چی حاڵەتێک ئەبێ دکتۆر بیبینی ئەو ڕێد فلاکس یانی نیشانە مەترسی دارەکان نیشانی مەترسی دارەکان ئەوە با بینە بزانێت ئەی باشترە باشترە ئەگەر لەگەڵ سکچوون و ڕشانەوەکە تا لە 3 ڕۆژ تێپەڕە یەکەم 3 ڕۆژ تای هەر دروست ئەبێ بە بۆنی وشکبوونی بە بۆنی ڤایرۆسەکەی خۆی بۆیە وتمان ئاو تۆزیە فێنێکی کینەوە کۆمەڵی علاجێکی بەسیط وەکو پاراستۆڵ ئەتوانی بەکار بنرێ بە 3 ڕۆژ تێپەڕە ئەوە ئەبێ دکتۆر بیبینێ ئەگەر مناڵەکە زیاد لە حەد بێهێز بووە میزکردنی کەم بۆتەوە هۆشی زۆر باش نییە خواردن نایخوا و ئەرشێتەوە پێردەوام شتێکێکی تازەی ڕوویە یعنی بە نمونە یەکەم جار بە سکچوون و ڕشانەوە دوای ئەوە بوو بە کۆکە بە تایبەتی کۆکەکە یەکەم جار کۆکە ئەگەر وشک بێتە حەدێک قەینا بەس کۆکە ئەگەر تێپەڕا لە 3 ڕۆژ وەکو تا بوو بە تۆزێ بەڵغەمی لەگەڵایە ئەوە بێ دکتۆر بیبینێ ئەم نیشانەکانی ئیتر کە بەعزی جار مناڵەکە هەناسەی تون ئەبێ یان ئەڵێ سەری مێشێ کە ئەو نیشانەی هەمووی من بەبەسم چییە ئەمە هەمووی نیشانەکانی وشکبوونەی یا نیشانەیەکی کە نەخۆشی ڤایرۆسەکە زۆر قرس بۆتەوە یان احتیمالی بەعزی جار کە مەناعی دابەزێ لەگەڵ ڤایرۆس بەکتریەشێتە سەر بەعزی ڤایرۆس ئەو شتانەی بەعزی بەڵێ ئێمە ئەوەمان بینی زۆر بەڵام ئەمە کە باسیەکەین ئەگەر لە دە مناڵ لەوانە یەکم مناڵ تووشی ئەم حاڵەتە ئەبێ بەڵام دائیمەن ئێمە تەرکیزێکین کە هێڵث هایجین یعنی ئەوان ڕێنمایی بەسیط کە دەست ئەیشۆین دائیمەن دوای پێش خواردن بەکارهێنانی تەوالیت شێوازەکەی چۆنە چونکە تەسەور ناکەی زۆرترین شوێنێک کە مناڵ تووشی نەخۆش ئەبێ لەو شوێنە بەلوعا و دەستی بەلوعا و دەست و ئەگەر ئەیشوا باش ئەیشوایانە ئەم کۆمەڵی ڕێنمایی لە سەرەتا دایک و باوک ئەبێ بە مناڵ فێریەکەن ئیتر ئەوە زۆر کەمەکاتەوە لە مشاکلەکەمان زۆر چاکە کاکتۆر ئێمە زۆر کات کە مناڵەکانمان نەخۆشەکەوێ جاری وە هەیە ئەوەندە حاڵدەکەی ناڕەحەتە دایک و باوک ئەوە بێتاقەتە بن ناچن لای دکتۆر دەچنە لای موزەمی دێ لای پەرستارێکە لە کۆڵانەکەیانە هەیە ئەمە تا چەندێ دەندروستە وەڵاهی ئەوە من باشترین کەس نییە بۆ جوابی ئەوە بمەوە بەس هەرچۆن بێ من زۆر ڕێز ئەیگرم بۆ ئەو دایک و باوک کە هەستیان کرد ناڵەکیان نەخۆش نییە و بردیانە بۆ لای یەکێک بۆ بیبینرێ ئیتر ئەو کەسە کێ بوو کێ لەوانەیە خۆیان نازانن ئەوە دکتۆرە ئەوە خبرەی باشی هەیە ئەوە خبرەی باش نییە بەس ئێمە ئەڵێن دەستیان خۆش بێ کە بردیانە بۆ ئەو کەسە خەمیان خواردووە ئافرین ئێمە ئەگەر شتێکی ئەڵین بۆ ئەو کەسانە یعنی ڕێنمایی ئەیکین بۆ ئەو کەسانە کە مناڵ ئەیان بینی ئەگەر شتێکی بەدەستی خۆیان شتێکی لێ وازەحە بۆیان لێ ئەزانن خراپ نییە شتێکێکی بەسیط عیلاجێکی بینێ وەکو پاراستۆڵ بێ وەکو قەتڕەی لووت بێ بۆ پاکردنی لووت بێ بەبێ تەمەن یعنی وەزعەکە ئەیان بینێ بەڵام شتێکێکی بەدەستی خۆیان نەبێ نەیکین بە تایبەتی عیلاجی ئیلتیهابات بەڕاستی ئێمە یەکێک لە کۆمەڵگەی لە عالم کە زۆر بە خراپی عیلاجی ئیلتیهابات بەکار بنرێ یعنی ئەنتیبایۆتیک زۆر ئێمە بەکاربێنین تا زیاتر تۆ لە مۆزوعەکە ئێزانیت تا زیاتر ئەزانیت چەند خەتەرە چەند یعنی من خۆم باسی شخصی خۆم جاران نووسیمەوە ئاسایی ئەینووسم بەس کاتم زیاتر لەگەڵ کتێبم هەبوو لەگەڵ تەجروبەم هەبوو ئێستا باوەڕ کە ئەبێ 3 جار
پرسیاری لە خۆم بکەم سێ پرسیار ئارێ ئەمە پێویستە ئەرێ ئەمە تەواوە ئەرێ ئەمە استیفادەی لێ ئەکرێیانە اینجا ئەینووسم من لەو نقطە یعنی ئەو کەسانە کە زۆر ئەینووسین بە چەند تەندروستە ئەنتیبایۆتیک یاخود ئەو دەرمانانی کە بۆ ئیلتیابات بەکارەهێنرێ بدرێ بە مناڵ ئەنتیبایۆتیک ئەگەر کاتی خۆی و بەبێ پێویستی خۆی استیفادەی لێ ئەکەیت لايف سيفنج يعني ژیانت بیپارێزەوە نییە بەڵام ئەگەر بەبێ پێویست بەکارهێنراوە ئیتر بەس مەشاکل دروستی ئەکات ئەنتیبایۆتیک ساید ئیفێکتی هەیە بەعزە جار نەخۆشێکی ڤایرۆسی خۆی 3 ڕۆژ ئەیخوان مناڵ بەس کە ئەنتیبایۆتیکی خواردووە ئەبێ بە 7 ڕۆژ نەخۆشەکەیە مامسا عفو دکتۆر تەمەنی منداڵەکانی هێشتا چەندێک گرنگە سەر منداڵ هەیە زۆر بچووکە تا 6 مانگ ئەمە تەمەنێکی زۆر جیاوازەوە گلەی کە دەچێتە ساڵێکیان 2 ساڵ بێگومان ئەمانەش بۆ خۆی کاریگەری هەیە ئایا جیاوازی هەیە لە نەخۆشیەکانی نێوان ئەو تەمانیانەیە و تەنانەت لە وەرگرتنی عیلاجیشە ڕەنگە بۆ منداڵێک کە زۆر بچووک بێ هەندێک دەرمان ئاسایی نەبێت کە تۆی بنووسی یاخود ئاسان نەدرێت پێی ئێوە لەو کاتەیە چ ڕێنماییەکەیان بدایک بۆکەن زۆر باشە ئێمە ئەگەر ڕەبتی ئەو پرسیارە ئەیکەین بە پرسیاری پێشوو زۆر مهمە کە مناڵێکی لە 6 مانگ کەمتر بێ بەس دکتۆر مناڵ بۆی هەیە بیبینێ بەڕاستی یعنی زۆر گرنگە مادەم بۆکەین خۆ ئێمە هەمومان یعنی کە جامیعەی کۆلیژ تاوامان کردەوە دکتۆرین بەڵام دکتۆرێکی عامیان دکتۆرێکی بەشێکی اختصاسێکی تر خۆی ئەزانێ خۆی کە مناڵی 6 مانگ کەمتر ئەیبینێ یەکسەر پێێت ئەڵێ ئەوە بی بۆ دکتۆری مناڵان بەس ئێمە ترسمان لەو کەسانە کە بەخۆیان یعنی تۆزێ ئاساییە بۆیان عیلاجی بۆی نووسین بۆیە بە دایک و باوک دایمەن ئەڵێن لە 6 مانگ کەمتر بەس دکتۆری مناڵان بابیبینێ ئەمانە هەر عینی ڤایرۆس ئەیگرن بەڵام ئەمان کێشیان چییە؟ جیهازی مناعی ئەمانە زۆر لاوازە لاواز نییە بەعکسەوە سەرەتاییە بۆیە ڤایرۆسێکی بەسیط تۆ هیچ ئەڕازی بۆ تۆ دروستی ناکات بۆ ئەمە تەختیەکە پێویستە بەداخڵ بوونەوە بە عیلاج و بە کۆمەڵیشتی هەبێ دکتۆرڵا ئەمە کاتمان نەما هیوادارین لەو کاتێک کە هەمان بووە لەو کاتێک کە هەمان بۆ توانی بێتمان سوود بە بینەران دایک و باوکان بگەێنین ڕێنماییەکما بێت قسەیەکی کۆتایی بۆی تەندروستی مناڵەکانمان باشتر پارێزین لە خزمەت تا بینم وەڵاهی ئەوە کاتی زۆری ئەوێ بەس ئەگەر ئەوە مختصری ئەیکەین دقە بە کورتی مختصری ئەەکەین خەو زۆر مهمە من زۆر ئەیبینم ئستا مناڵ لەگەڵ عائلەکەی درەنگ ئەخەوێ مناڵ ئەبێ کاتی خۆی بخەوێ بە تایبەتی 4 سەعە پێش سەعە سێ بەیانی یعنی نایگاتە سەعە 11 شەو باشترین کات لە بینی 8 بۆ 10 مناڵ بخەوێ لەبەر چونکە کاتی خەو لەش چارەسەری خۆی ئەکات بۆیە خەو زۆر مهمە و با تەرکیزەکەین سەر خەو ئەوە لە هەمویان مهمترە جارێ دەسەکان خۆش بە زۆر سپاس بۆ دکتۆر ئاراز بەرزنجی پسپۆڕیباری نەخۆشیەکانی مناڵان ئازیزان ناوبڕێکمان هەیە دەچینە لای ناوبڕ و دوایەوە ڤیتیەکمانە بێ دوای ناوبڕەکە ئێستاش پامنێربان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمانە و لەوێ زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازێتەوە کاک سامان سڵای خوات لەبێ وم کاتت باش لەوێ زانیاریەکان چین کەشوهەوای هەڵەبجە چۆنە لەگەڵ هاتنی وەرزی پاییزە ئەوێش گۆڕانکاری بەخۆی بینیوە؟ بالا سلااوان لێبێ سلااو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە زانیاریەکانی ئەمڕۆتان بۆ باز دەکەم سەرەتا ئەمێ ئاماژە بۆ بکەم کە کاتژمێر نوۆی بەیانی ئەمڕۆ دەرچوانی دانەمەزرا و ژمارەیەکیانە بەردەم بەڕۆبەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە پارێزگای هەڵەبجە گرد بوونەوە لە بەرامبەرەوەی کە لە ماوەی ڕابردوودا 30 کەس دامەزرێنرا بۆ ئەو بەڕۆبەرایەتیە بەڵام وەک خۆیان دەڵێن ئەو ژمارە دەرچوە دانەمەزراوە کە جۆرێک لە ناشەفافی تێدا بووە و شێوازی دامەزراندنە هەرچەندە
وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئاماژەی بۆ کرد کە ناوەکان ڕاگەێنراوە و لە بەڕێوەبەرایەتی بەڵام بەڕێوەبەرایەتی تاکو ئێستا ناوەکانی ئاشکرا نەکردووە لە نزیکەوە ئەو دەرچووە دانەمەزراوانە ئاماژیان بۆ کرد کە لە گۆڕینی پۆستی بەڕێوەبەری ئەو بەڕێوەبەرایەتیە بەڕێوەبەری پێشووە بەڕێوەبەری ئێستا جۆرێک لە دەستکاریکردنی و ناوانە بووە و دەستکاریان کردووە و ئەو کەسانی کە هەڵسەنگاندنیان بۆ کراوە و مقابلە کراون تەلەفۆنیان بۆ کراوە کە وتوانە ئێوە مەیەنەوە جارە تاکو و پەیوەندیتان پێوەکەین ئەوان وا دەڵێن ئەوە دەڵێن کە کەسانی دیکە خراوەتە شوێنەوە جۆرێک لە جۆرەکان ناشەفافی پێوە دیارەوە ئەوان ڕایانگار کە داکۆکی لە مافی خۆیانەکەن و بەردەوامەوە بنتاکۆی کە لە ڕێگەی ناڕزایەتەکانیانەوە ماف بۆ خۆیان دەگەڕێنەوە ئەو شێوازی دامەزراندنە هەڵەوەشێنەوە. دەربارەی لە چوارچەوەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ دەرچوانی پۆلی 12 ناوەندی هەڵەبجێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەردەوامە لە هاوکاریکردن و پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ دەرچوانی پۆلی 12 دیارەمە چەندین ساڵە لە ناوەندی هەڵەبجێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوکاری دەرچوان دەکرێت لە ڕێگەی لیژنەی پسپۆڕ و شارەزا و ئەزموندارەوە کە لە ساڵانی ڕابردوودا فۆرمیان بۆ دەرچوانی زانکۆ پڕ کردوێتەوە بە شێوازێکی زۆر باش ئەم ساڵیش لە ئێستاشدا ڕۆژانە دادەنیشن لە ناوەندی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەڵەبجە بۆ هاوکاریکردنی دەرچوانی دانەمەزرا و فۆرمیان بۆ پڕەکەنەوە بە شێوازێکی تەندروست و ڕێکخراو. دەربارەی ئەوەی کە ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە بەشێکی زۆری بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگای هەڵەبجە چێو بەڕێوەبەرایەتیانی سەر بە حکوومەت هێرێمن چێو بەڕێوەبەرایەتیانی سەر بە حکوومەتی عێراقن بەشێکی زۆریان تاکو ئێستا لە بینای کرێدان و لە خانووی کرێدان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی پسۆلەی ڕێخستنی پسۆلەی خۆراگەوەی ڕاگەیان کە بۆی نەدانی کڕی ئەو خانووی کە تیایدان کە نزیکەی 9 مانگە کڕی ئەو خانوویان نەداوە و ئاماژە بۆکەن کە لە بەرامبەر ڕەشەی داخستندانەوە بەڕێوەبەرایەتە لەبەرەوەی خاوەن خانووەکە داوای کرێ خانوویان لێکا کە ئەوانیش ناتوانن کرێ خانووەکە دابین بکەن تاکو ئێستا و کریان بۆ نەدراوە لایەن حکوومەتەوەکە سەر بە وەزارەتی بازرگانی حکوومەتی هێرێمن ڕەشەی داخستنی بەڕێوەبەرایەتەکانەکەن ڕەخستنی پسۆلەی خۆراک و داواکەن کە حکوومەت بەدەمیانەوە بچێت و کرێی مانگەکانیان بۆ بدا بۆی کە ئیشوکارەکانی هاوڵاتیان ڕانەگیرە. باس کارمان کاکسامان لە هەڵەبجەی شەیدەوە زانیاریەکانی ئەمڕۆ بۆ باستینەوە. بەڵێ ئەزیزان پێشەی بچینە لای تەوەری سێممان ڤیدیۆکمان هەیە لە هەولێر کۆتایی هاتووە بە خولی بەهرەداران لەگەڵ تەواوبوونی زۆربەی خولەکاندا ئەم خولەش کۆتایی پێ هاتوو لە ڤیدیۆکیان سەبارەت بە کۆتایی هاتنی خولەکە ئەنجامداوە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. داوای ئێمە دەکەین کە ئەندازەی حەوتانەکە لە کاتانی وەبێت و لە قۆناغی نەوجانانش کە سێ قۆناغە ئەو شەموندانی ئێوارە سێشەمێ بەڵامەوەی سێشەمی سبەینانە ئێمە وەکو بەشی بەهرەداران لە دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ساڵانە ئێمە کۆمەڵێک قوتابی وەردەگرین بۆ ئەوەی بتوانین ئاستی قوتابیەکان چۆنە ئەگەر هاتو ئەو قوتابیە بەهرەی تێدا بوو ئێمە هەلی دەسەنجێنی هەڵسەنگاندنیان لە بۆ دەکەین چەند لیژنەیەکدا دەنیشی مامۆستایان ئەگەر هاتو زانیمان بەهرەکەی تێدا ئێمە لە بەشێکی دادێنین کە بەشی بەهرەدارانە هێز و توانایەکان لەو بەشەی ئێمە گرنگی و ئیتیمای پێ ئێمە بەشی بەهرەداران دابش بۆ سێ ئاستی منداڵانمان هەیە کە ئەو ئاستا هەفتانە نیو جزء قورئان لەبەر دەکەن و هەروەها ئاستی نەوجوانانیشمان هەیە ئەوانە هەفتانە یەک ڕوبع قورئان لەبەر دەکەن ئاستی گەنجانیشمان هەیە ئەوانە هەموو هەفتەی 2 جزء قورئان لەبەر دەکەن و هەروەها ئێمە ساڵانە کە ئەو قوتابیانە تەواو دەکەن خوێندنەکەیان ئێمە ئاهەنگێکی خزلانیان بۆ ئەنجام بدەین کە ئەمڕۆ ئاهەنگکە دەست پێ دەکات ئێمە بۆ ئەو ساڵی خوێندن توانیمان
سوپاس بۆخوا 135 قوتابی لە هەرسێ ئاست وەربگرین و ئیتمامیان پێ بدەین و هەروەها وەرگرتنی قوتابی بەهرەداریش لەگەر قوتابیەکانی تر بۆ زیاد دەکرێتەوە کە لە سەرەتادا هەسەنگاندنمان لە بۆ کرد دەبینین تێیدا هەیە کەوا قورئانێکی زۆر بە ئاسانی لە بەرەکە کە ئەمڕۆ واجبێکی دەینێ سبەینی واجبەکانی زۆر بەڕێکی لەبەر کردیە هەتا لە هەڵس و کەوتی هەتا لە گریجپێدانی قوتابیەکە دەبینی زۆر حەز دەکاتن و هەروەها ئاستی قوتابیەکان تەشجیعی تێدایە کەوا ئێمە هەر کەسێک یەک جزء قورئان لەبەر بکاتن دیارێکی دەدەینێ قوتابیەکان زۆر جاروێ ئاستی خۆیان زۆر بەرەو پێش دەبن لەبەرەوەی ئێمە ئەو هەوڵ و کۆشیان لە بۆ دەین ئەمڕۆکەش ئەو ئاهەنگە دەکرێتن بە ئامادەبوونی دایک و باوچیان لەو ئاهەنگەدا چەند ڕێنمایی و ئەوەی دیاری دەکرێت بۆ ئەوی قوتابیەکان بۆ ساڵی ئایندە چۆن وەردەگیری ئینشاءالله ڕۆژی سێشەمە سوواریدا ئەو قوتابیانە دێن سەرەتا دەستخۆشی بۆ سنتەرە بەڕێزە بەڕاستی ئیسفادەی لێکردە کوڕەکەم لە سنتەری بەهرەداران بە مدەیەکی کەم فێرە قورئانێکی باش بووە لە خوای بەزیادبی و لە مارێش تەسەفوراتی زۆر باشە لە خوای بەزیادبی الحەمدولله هیوای سەرکەوتنیش تام بۆ دەخوازم هیوادارم بەردەوام بن لەسەر ئەو کارە باشەی کە دەیکەن زۆر دڵخۆشم بەوەی کە کوڕەکەم لێرە قورئان دەخوێنی و فێرە قورئان دەبی و لە قوتابخانەش باشترە زیرەک بووە بەڕاستی لەو کاتێ هاتە ئێرانە ینی بە بەردەوامی خەرشی دەرس قورئان خوێندن و دەرسەکانیەتی زۆر باشە الحەمدولله قورئان خوێندن شتێکی زۆر باشە الحەمدولله هیوادارم هەموو خەڵک بێت چاو لە ئێمە بکات کوڕەکانی بێنی بۆ منداڵەکانی بێنی فێرە قورئان خوێندنی بکاتن من ناوم ڕەمەزان شاخەوانە لە بەشی بەهرەداران دەخوێنم کە لە ماوەی ساڵێکی کەم دەتوانیم 6 جزء لە قورئانی پیرۆز لەبەرکەم هەروە سوپاسی مامۆستایەکان دەکەم و دەستخۆشیان دەکەم أعوذ بالله من الشيطان الرجيم واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر وما أنزل على الملكين ببابل هاروت وماروت وما يعلمان من أحد حتى يقولا إنما نحن فتنة فلا تكفر ئەگەر قوتابی قۆناغی بیسکەش بوو قۆناغی دوو شتاکەی بەڕێ بوو خۆشەویستان بەردەوامی و تۆری سێمان ڕاستێکی ترمان هەیە تایبەتە بە خاتونێکی دەزڕەنگین خاتونێک کە ئەزمونێکی باشی لە بواری دروستکردنی شیرینیە هەیە وەکو حزی خولیای خۆی ئێستا کردێتی بە پیشێک و توانیوێتی ئەمە بک بەکارێک و دەزمایەکی باشی لێ بێ خۆشبەختانە خانمان دەتوانن لە ئێستادا پشت بە بەهرەکانی خۆیان بنووسن و لە ماڵەکانی خۆیانەوە کاری خۆیان هەبێ ئەمڕۆ میوانداری خات و بنەر قادرمان کردووە خانێکی دەزڕەنگین خات و بنەر سپاس بۆ ئامادەبوون خۆشحاڵ بوویت زۆر سپاس من زیاتر خۆشحاڵم خاتونەر ئایا دروستکردنی شیرینی حەز و خولای خۆت بوو و لە کێکەوە دەست پێ کرد بەڵێ بە دڵنیاییەوە خۆم کۆمەڵی حەز و خولیامەیە لە کاری دەستا یەکێک لەوانە شیرینی دروستکردن بوو ئەوەش کە زیاتر سەرنجی ڕاکێشان بیرۆکەیەکی تازەیە لە ناو شاری سلێمانی ڕاستە ئێمە لە کۆنەوە شیرینی هەیە بەڵام ئەوەی کە من هەڵەمژاردووە بابەتێکی تازەترە بۆ شاری سلێمانی و زیاتر شیرینەکانم لە چۆکلێت دروست دەکرێت و شیرینیشم هەیە وەکو کێک و بابەتی تر بۆ گشت بۆنەکان هەر بۆنەوە شیرینی تایبەتی خۆی هەیە براخان زیاتر بابەتی شیرینی دروستەکە یاخود جگەلەوە
باسی بۆنەکانە کرد بۆنەکان پێویستیان بە کۆمەڵش دەجگە لە شیرینی ڕازاندنەوەی دیزاینکردن و ئەم شتانی هەموو پێویستەوەم کاراناکەی بەڵێ بەدڵنیایە لەبەروی هەر بۆنێک شیرینێکی تایبەت بە خۆی هەیە وەکو بۆنەکە وەکو تەمەنی ئەو کەسە ڕەگەزی ئەو کەسە هەمووی ڕەبتی هەیە بە دیزاینکردنەکەەوە بڵێ سەرەتا چۆن دەستێ پێ کرد ئەمە دڵنیام کە ئێستا دامەزراندن نیە گەنجان کەوتونەتە سەر ئەوی کە گرنگی بن بە بەهرە و توانەکانی خۆیان لە جیاتی ئەوی کە چاوەڕی دامەزراندنی حکومت و ئەوەی کە هەلی کاریان بۆ بڕەخسێ ئایا خۆتان خوێنتان تەواو کردووە کاتێک دەستان کرد بەم ئیشە چۆن بووبیرتان لەو کردەوە کە لەم بوارە ئیش بکەن بەڵێ خۆم ئەندازیارم دامەزرام لەکێک لە فەرمان دائیرەکانی سلێمانی بەڵام لامان کاتا خولیایەکی تایبەت بە خۆمم هەبوو کاتە ئەمە لەگەڵ کارەکەتە ئەم کاراکەیت بەڵێ تێکەڵ کێشم کردووە خولیایەکی تایبەت بە خۆمە ڕاستە من دەمێکە شیرینی دروست ئەەکەم بەس یعنی شتێکی تایبەت بە خۆمان بۆ ماڵ بۆ خزم و کەس و کار بەڵام ئەوەی کە زیاتر بیرم لێکردووە پێش 2 ساڵ بوو کە بتوانم شتێکی تایبەت بکەم جێدەستم دیار بێ کاتە 2 ساڵە بێکار دەستکرۆ بم بەڵێ زۆر چاکە بنارخان بەڕای تۆ کوخانمێکی دەزڕنگین و کوخانمێکیش کە ئەندازیارێکی و لە یەکێک لە فەرمانگە حکومەکانە کارەکەی تا چەندێک گرنگە ئەو ئەرکە وەزیفێکی هەمانە وامان لێ نەکا کە وازبێنین لە حەز و خولیاکانمان بە تایبەتی بۆ خانمان کە ئیشێکی خانمانە و جوانی و کۆی جەناب دەکەن من وەکو کاری سەرگی خۆم ئەندازیارم وەکوتم لە فەرمانگە دەوامەکەم ئەبێ بە دڵنیاوە بێ حەقی تایبەت بم بە ئیشەکەی خۆم ئەم ئیشێکی یکەم ئەم خولیایە وەکو خولیایەکی لاوەکیە شتێکی جیاوازە بە دڵنیاوە بێ هەموو کارێک حەقی خۆی بیتێ لەبەری ئەبێ من دائیمەناڵێم ئەبێ ئەوەنە ئیش بکەیکەم پارەکەی خۆت حەڵاڵ بکەی جا من کە کاریەکەم فەرمانبەرم بە دڵنیایەوە ئەفزەڵێت میا بۆ ئیشە خاتو بنەر لە ئێستا دنیای ئێستا دنیای دیزاین و ڕازاندنەوە و گرنگیدانە بە شێوە و ڕنگ و شتی تایبەت تا چەندێک لە کوردستانە ئەم دڵنیام ئەم شیرینیانی تۆ دروستیەکەی شیرینی تایبەتی تایە زۆر جیاوازە لەو شیرینیانی کە جاران هەبوو دەمان خوار بگومان ئێستا ڕەنگی جیاواز بابەتی جیاواز تا چەندێک ئەو کرەسانە بەردەستن لە کوردستانە تۆ ئەتوانی شتی نوێیان پێ دروست بکەی دیزاینەکانیان بگۆڕی تاند لە ئاهەنگ و مناسەبەتەکانی شاها سیمایەکی تایبەت بێ بۆ شیرینیە کە هەم ئاهەنگەکە هەم بۆنەکە جوانتر بکات شیرینەکانی من زیاتر ئەوەی کە قوڵ بوومەتوێتەیە بابەتی چۆکلێتە چۆکلێت بە قاڵب دروست دەکرێ قاڵبێکی تایبەت بە خۆیەتی قاڵبی سیلیکۆنی پێوترێ بدایەت کە دەستم کرد بە کارەکە کێشەم زۆر بۆ دروست بوو لەبەر ئەوەی زۆربەی ئەو کەرستانە کە بەکارێنم لێرە دەستم نەکەوتن بەشێکی باشیم لە دەروی وڵات کڕیوە خۆم بە تایبەتی چۆم کڕیوم خۆشبەختانە ئێستا وردە ئەو بابەتانە لێرە دەست ئەکەوێ وەکو بابەتی چۆکلێتەکە وەکو ڕەنگەکان وەکو کەرەستەکان وردە لێرە دەستمەکەوێ لەخوا بەزیاب بێ زۆر چاکە بنارخان یەکێک لە کێشەکانی شیرینی ئەوەیە لەگەڵەوەی خواردنێکی خۆشە زیانی لاوەکیشی هەیە قەڵەوتەکات و هەندێک جار حساسیت دروستەکات و ئەمانە بۆ کەسێک کە نایەوێت قەڵەو بێ بەڵام حەزیشی لە شیرینیە هیچ جۆرە شیرینێکی وامان هەیە تۆ شتێکی لەو بابەتە دروستەکەی بەڵێ من خۆم بەعام شیرینەکانم کە دروستیەکەم هەتا بتوانم ئەمێ شیرینێکی تەندروست بێ یعنی شەکل و ڕۆنی کەم بەکارێنم بەڵام لە هەمان کاتیشا شیرینم هەیە بۆ ئەو کەسانی کە وەرزش ئەکەن خۆمی کێکم لەو کەسانە شیرینیەکە خۆم کە تەندروست بێ هەندێک کەس ڕێجیمی ئاسایی یەکەن شیرینی تایبەتم بەوان هەیە یاخود ئەو کەسانی کە ڕێجیمی کیتۆ ئەکەن لەبەری ئەوی کەرەستەکانی بابەتی کیتۆ هەمووی جیاوازە لەو کەرستانی کە شیرینێکی ئاسایی پێ دروست دەکرێت باشە هەمان تاموهی هەیە هەمان تامولەزەتی هەیە وەکو ئەو شیرینیانی تر بتەوێ نەتەوێ شیرینی خواردنی تەندروست تامی جیاوازە بێگومان بەڵام ئەوی کە من دروستیەکەم تامێکی خۆشی هەیە و بابەتی کیتۆش هەر خۆی تامێکی تایبەت بەخۆی هەیە لەبەرەوەی ئاردی بادەم شیری بادەم کەری تایبەت بەخۆی بەکارێنرێ شەکری ئیسیڤیا بەکارێن تامەکەی جیاوازە و بەڵێ نرخەکەشی جیاوازترە بە دڵنیایەوە زۆر چاکە بنارخان گەر کەسێک بێم شیرینیانی جەنابەت داوا بکات چۆن دەسی بگابەتەوە
پیجم هەیە لە ڕێ پیجەکانەوە لە فەیسبوک و ئینستاگرام بە ناوی هاوس ئۆف سویت ژمارە تەلەفۆنم هەیە یاخود دەتوانن بە نامە لە ڕێ پیجەکانەوە داواکاریم هەبێ و لە هەمان کاتیشە ئۆنلاینم هەیە گاندنم هەیە کەسێک بێوێ شیرینەکانی پێدا ئەنجاوا بچینە لای ئەو شیرینی جوانانەی ئەمڕۆ هێناوتەوە بۆ پەیامی ڕۆژ و ناوی بەرنامەکەشانی لەسەر نووسراوە بۆیە زۆر زۆر تایبەتە لامان گرباستێکی لێبکی ئەم شیرینیانە چین ئەم بابەتیان ئەو شیرینی چلوورەکە ئەوە ڕووی دەرەوەی چۆکلێتە هەرسێکیان چۆکلێت نوازم ئەمسیانە بەڵێ چۆکلێتن ئەمەیان بابەت ناوەکەی بابەتی کێک و شیرینیە ینی ئەوە پڕکراوەیە پڕ ئەکرێتەوە ئەمەی تریان کە ناوی بەرنمەکەی لەسرە ئەمە بە دوو شێواز دروستەکەیە ئەم دڵە بۆ سوپرایز بەکارێت بەڵێ هەدیەکی جوانەکرێتە بنی شیرینەکە و بۆ چەکشوی کە لەگەڵێتی ئیشکێن یانی شتێکی جوانە لە هەمان کاتیشە ئەتوانم ینی قاڵ بە قاڵبێک کێک پڕی بکەمەوە هەیە زۆر کەسێ بۆ شێوەی داوایەکە ئەمان بۆ سوپرایزەکەیە کە چەکشەکەم لەگەڵداناوە ئەمەی تریشیان یونیکۆرنەکە هەمان شێوە دروستکردنی هەیە وەکو دڵەکە ئەویان زیاتر مناڵ حەزیان بۆ شیرینە جوانێ بڵێ بە تایبەتی یونیکۆرن لێسە زۆر داوای لەسرە زۆر ئەوەی تریشان شیرینی خشخشە شیرینێکی هەتادی ینی چۆکلێت نییە ئەنجام هەر کاتی وتم لە سەرای بەرنامەکەشەوە بۆنی زۆر خۆشەویت نازانم دڵم تامیشی زۆر باشە بنرخان کێن ئەوانەی کە زیاتر داوای ئەم جۆرە شیرینیانت لێکن تۆ بەیان دروستەکەی بەعام و کەسانی کە بۆنەیەکیان هەیە یان هەر کەسێک حەزی لە شیرینێکی ڕۆژانە بێ ینی شتێکی تایبەت نەبێ بۆ نمونە خشخش داواکاری زۆر لەسرە ینی شیرینێکە توانی ڕۆژانە بیخۆیت بە ئاسانیش دروستەکرێن کاتی ئەوێ و من لەبەرەوەی حەسەکەم شیرینەکان شتێکی زۆر تایبەت و جوان بێ کاتێکی زیاتری پێم بە دڵنیانی هەر بوردەکاریە کاتی زیاتر ئەوێ شتێ بە حەبەوە دروستیکە بە خۆشەویستی دروستی بمان تامەکی خات و بنار سەرڕایوە کێسە تۆ نەماڵەوە ئیشەکەی با بڵێن و ئۆنلاینیش هەیە ئەوە نیە دوکانێکت هەبێت تایبەت بە خۆت ئەمە وای کردووە لەبەری کە شوێنی خۆنیان تەنها لەبەری کە لە ماڵەوە و بە کەرەسانی کە لە بەردەستایە دروستی ئەەکەی ئەمە وای کردووە کە بڵین خواستی کەمتر لەسەر بێ جیاواز لەوەی کە دوکانێک بێت و تایبەت بێ بە شیرینی و کە ڕەنگە زیاتر بۆ شوونمانەوە بێ ئەوان شتی مهمتر دروستەکەن لەبەری کارەکان تایبەتەوە بەڵێ ڕاستە پتێوەنەتەوە ینی تۆ کە شوێنێکی تایبەتت بەخۆتە بێ دوکانێک بێ خەڵک زیاتر ئەیبینێ ئەیناسێ ئەتوانێت سەردانی شوێنەکەت بکە بەڵێ ئەو کێشەیە بۆ من دروست بووە لە ئێستا بەڵام ئینشەڵڵا ئەگەر توانیم لە داهاتوە لە خەیاڵمە بتوانم شوێنێکی تایبەت بخۆم هەبێ ئەوەی کە بڵێ من ناتوانم هەنێ شیرینی هەیە دروست بکەم زۆر زۆر بۆ منەت شیرینیمان هەیە چەند قاتە بە بنمونەکێکەکان شیرینیەکی ڕێژی زۆر بێ کە تۆ بتوانی بۆ کەسانێک دروستی بکەیت لەسەر داوای خۆیان کێشەم نێتوانیمە و لەم ڕۆژانەشە کێکێکی لەو بابەتانم دروست کرد بڵێن 3 قات بوو بۆ بۆنی هاوسەرگیری بوو کێشەم نییە ینی لە ماڵەوە ئەتوانم شیرینەکان دروستکەم بەس وەکو گەیاندنی بە خەڵکەک ینی خەڵکەکە شارەزای شیرینیەکەم بێ بتوانێت خۆی بێتە شوێنەکەی ببینێ لەو لایەنەوە بەڵێ دەوری هەیە بنارخانکە زۆر هاوکارتە لەم بوارەیە توانێتە ماوەی 2 ساڵ بەردەوام بیتایە وەکو هاوکار خێزانەکەم پاڵ پشتم بوون خزم و کەس و کارم بەڵام وەکو ئیشکردن هەر خۆمم زۆر چاکە دەوری خێزان چییە ئالم بوارەیە بەتایبەت بۆ خانمێکی وەکو تۆ کە دەسەکەی بە کارێکی جیاوازە پیشەیەکی ترە هەیە لەگەڵ یا تەبەن کۆمەڵێک پابندی کۆمەڵایەتیت هەیە لەگەڵ یا تا چەنێ ئەوان هاوکاریان کردووی لەم بوارەیە یاخود چنێک گرنگە خێزانەکان هاوکاری کچەکانیان کوڕەکانیان ئەندامەکانی خێزانەکانیان بکەن بۆی بتوان زیاتر پەرەبەن بوو توانایانی کە هەیەە هەموو ئیشێک پێویستی بەوەی خێزان پاڵپشتیت بکە چکە بەبێ پاڵپشتی خێزان بڕوان ناکەم هیچ کارێک سەرکەوتوو بێ و منیش وەکو خۆم لەخوا بەزابێ خێزانەکەم زۆر زۆر پشتگیرم زۆر شانازی پێوە ئەکەن شانازی بەکارەکانمەوە ئەکەن خاڵێکتان خات و بنار
بچینەوە سەر بابەتی شیرینیەکان ئەو شیرینیانە چین کە زیاتر خواسیان لەسەرەوە تۆ توانیتە شیرینی جیاواز بهێنی بەو نمونە ئەو شیرینیانی کە زۆر جار ڕەنگە لە ئێمە ناوە بێ کەمتر خورابێت بەڵام تامێکی خۆشی هەیەەوە سەرنجڕاکێشە و تا ڕادێک ئێمەش چاوکراوە بووین هەینجاران کۆمەڵە شیرینی هەبوو لە کوردستان زۆر گرنگی پێ نادرا بەنمونە خشخش یعنی ئەگەر بڵین بە چاو شیرینیەکانی ترا تا ڕادێک تازەیە ئێمە تا چەند گرنگی بۆ شیرینە تازانە ئەی کە بابەتی نوێ و خۆش بێنیتە ناوبارەکی خۆتەوە ڕاستە من زیاتر شیرینەکانی من تازەیە بابەتێکی تازەیە گرنگی زۆری پێم لەبەرەوەی ئەمەوێ شیرینەکانم بناسیێنم بە شاری سلێمانی بە تایبەت وەلۆ من گەاندنیشم هەیە بۆ دەرەوەی شاری سلێمانی شیرینەکان زیاتر بزەبێت تازن بەڵام لە هەمان کاتیشە ئەوەی کە زۆر داواکاری لەسەر کێکە کێکی یادی لە دایک بوون ئەوە داواکاری زۆر زۆر لەسرە و بەردەوامیش لە سێرچکردنام بە پێی مەجای خۆم وەکوتم چکە کارێکی ترم هەیە ئەوەی لە توانامە بێ سێرچ ئەەکەم شیرینی تازە بدۆزمەوە و بتوانم درستی بکەم زۆر باشە ئەگەر بۆرمونە من ئەمەوێت تۆ کێکێکم بۆ دروستکە چەند ڕۆژ پێش ئەوە پێ بڵێم بە چەند ڕۆژ ئەگا بەدەستم ئەگەر 2 ڕۆژ 3 ڕۆژ پێشتر پێم بووترێ باشترە لەبەرەوەی بتوانم ئامادەکاری خۆمی بۆ بکەم کاتێکی تایبەتی بۆ تەرخان بکەم بە دڵنیاییەوە باشترە ئەی کێشەو نابێ ئەگەر بمە کێکێ بەکرێن بێ خاصەتەن ئەو کێکانە تۆ زیاتر تێک ئەچن بۆ مەسەلی گەیاندن ئەگەر بە تایبەتی بۆ دەرەوەی شار بێ ئەمانە کێشە بۆ دروست ئەەکەن ئەوەی کەش دیزینەکە تێ بچیان جاروە ئەینەری بۆ بۆرێ کەسەکە و خۆی نەگاتە دەستی ڕاستە گەاندنەکە زۆر دەوری هەیە لەبەرەوەی نازانێتەوە کەسە چۆنەی گێنێ بەڵام ئەوەی کە من زیاتر نردومە لە وەرزی زستانە کە جۆ فێنەکە لەو کاتانە نردومە بۆ دەرەوەی شار هەبووە مشتەریم هەبووە لە وەرزی هاوینە داوای شیرینی کردووە پێم وتوە کە زەمانی ئەوەی ناکەم یعنی خۆم ئاگادارم کردوێتەوە بەڵێکە احتیمالی هەیە شیرینەکە تێک بچە زیاتر ئەوانی کە خواستیان لەسەر شیرینی و ئەیانەوە شیرینی بکڕن لای تۆ گرنگی بۆ ئەوەن کە خۆیان کەرەستەکانە پێ بڵم بم شێوازە بۆ مام کە یاخۆت با بەم دیزینە بیان ئەو تا زیاتر ڕای خۆت ئەپرسن کە چ شتێک باشە بۆ ئەم بۆنەیە یاخۆت چی ڕەنگە بەکاربێنی هەردووکی بەڵام زیاتر شیرینەکەیانە دەستخۆم بەڵێن هۆکارچی ئایا لەبەرەوەی کە خۆت لە بوارەکە شارەزاتری و ئەزمونێکی باشە هەیە هۆکارکەوە گەڕێتەوە بەڵێ بەڵێ وەکو گونجاندنی ڕەنگەکان وەکو دیزینەکە ئەو بۆنێکی شیرینێکی بۆ ئەگونجیا من ئەم پرسیارانە لەو کەسە ئەەکەم تەمەنی ئەو کەسە چەنە ڕەگەزی چەنە زۆربەی کات ئیشەکەینە دەستخۆم ئەڵێن خۆت چۆن بە باشسانی ئەوە بکە زۆر باشە نارخان لە ئێستا خواستێکی زۆر لەسەر ئەوە هەیە کە خەڵک کەمتر شەکر بەکار بێنێ ئێستا زۆر کەسەیە هەر چاش بەبێ شەکر ئەخوا شکری تێناکە یاخود جاران شکری کۆڵەمان هەبوو شکری وردە هەبوو ناواشکال جۆری شکر هەبوو سێرکی ئەوە کەمتر ماوەتەوە یان بەبێ شکری خۆن یا بە خورماوە بە تۆ بە شتێکی وای خۆن تەبان ئەمە بۆ شیرینیش ڕاستە زۆر کەس خواستی لەسەرەوەی کەمتر شکر بەکاربێنە لە دروستکردنی شیرینیەکانیان تۆ تا چەندێک ڕەچاوی ئەماکەی کەمتر شیرینی بەکاربێنی یاخود کەمتر شکر بەکاربێنی لە دروستکردنی شیرینیەکان تا و تامێکی خۆشی هەبێ و ڕەنگ و ڕۆیەکی جوانیشی هەبێ زۆر تەرکیزەکەمە سەر ئەوە کە شیرین شەکر و ڕۆن زەید بمونمونە کەم بەکاربێنم لەبەری خۆم خواردنی تەندروست ئەخۆم یعنی هەدەفی من ئەوەیە کە بتوانم شیرینەکە کە دروست ئەەکەم شیرینێکی تا بتوانم تەندروست بێ بەدڵنیایە لەزت مەرج نییە تەندروست بوونیش مەرجە لای من تەندروستەکە لە پێشترە بەڵێ تامەکەشی لەمان کاتە تامێکی خۆش بێ کە ئەو کەسەی خوات سوود لەو شیرینێ وەربگرێ شێوەیەکی جوانیشی هەیە کە سەرنج ڕاکێش بێ ئێمە هەمیشە خانمان بەڕاستی پێویستەکە پاڵپشتی یەک بن دڵیان کۆمەڵێک بینەرمان هەیە کۆمەڵی خانممان هەیە کە حەزەکەن نەدەستکەن بە ئیشی خۆیان ئامژگاری چیە بۆوان دڵیان کە خۆت ئێستا ئاماژە پیاوە چەندێکە کە کاریش ئەەکەی تا ئێستا شەر خۆتی دڵنیام بە قۆناغێکی سەختا تێپەڕەوی تا ئەوی کە ناوێکت بۆ خۆت دروست کردو تا ئەوی متمانی خەڵکت بەدەست هێناوە کاتێکی زۆری ویستووە چ ئامژگاریەکەت هەیە بۆ خانمانی ئەیانەوێت کە دەستکەن بەکاری خۆیان بەتایبەتیش ئەگەر بیانێ لە بواری شیرینیە قۆڵ بنەوە ئیشی جوان بکەن هەموو کارێک هەر کەسێک گوێ دەست پێ بکە بیدایەت قورسە یعنی ئەوە ڕاستیەکە بیدایەت قورسە بەڵام ئەگەر بتوانیت بەردەوام بی لەسەر ئەو کارە شەو نەخوونی بکەی
هیلاک و ماندووبوونیەکەی لە بەرچاو بگری بەڵێ بتوانیت ئیشەکەت بەرەو پێشبەری سێرج بکەی گەڕان بکەی پرسیار بکەی ئەمانە هەمووی دەوری هەیە لەبەرەی هەموو کارێک زەحمەتی خۆی هەیە بەڵام هەر کەسێک لە هەر بوارێکە بزانێت حەز و ئارەزوی بۆ ئەو خولیایە هەیە ئەتوانێت خۆی بەرەو پێشبەری ئەو بوارە هەڵبژێرێ لەبەری ئەتوانێت بەردەوامی پێ باگەر حەزەکەی لەگەڵا بێ بەتەگی دەبێ وا بێ تا چەنە ئامادەی ئەوەتان تایە وەکو کەسانی کە خاوەنی پیشەیەکن هاوکاری خانمێکی تر گەنجێکی تر بکەن بۆی دەست بکات بن پیشەی ئێوە کەسی فێر نەکردووە هاوزین کەسی فێر نەکرد کەسە بۆ لە ڕێی پێیجۆ پرسیاری لێ کردوم هەر ویستێتی لە بواری شیرینیا دەستپا بەیش هاوکاری زۆرم کردو ئەو کێشانێکە بەسەر خۆم هاتووە پێم وتوە ئاسەنگەکان چییە لەکوێوە دەست پێ بکە بتوانێت بە سەرمایەکی کەم بەڵێ بتوانێت بە سەرمایەکی کەم دەست بکا بە کارەکە زۆر چاکە ئێمە حەزەکەین ئەم شیرینیانە لە بەرچاوی بینەرەکانمانە بیشکێنین ئەگەر بۆمان تاقی بکەیتەوە بزانێتین حەزەکەی بام پرسیاری ئاخیر بکەم کە کۆتاییمان هێنا بەرنامە زۆر چاکە حەزەکەی ئێوە شەشکێن و پرسیارگەش باشە بنارخان ئەتەوێت لە داهاتوودا چۆن پەرە بە خۆت بدەیت چۆن بەردەوامی بێ بە کارەکەت ئایا پلانت هەیە کە لە داهاتوە شوێنێکی تایبەت بە خۆت بکەیتەوە یان کەسانی تر فێر بکەی هەلیکار دابمەزرین بۆ کۆمەڵک خانمی تر کە ڕەنگە بیانێ لە بوارەکە ئیشکەن و حەزیان بۆی هەبێت ئەوەی ئێستا بیرم لێ کردێتەوە بتوانم شەڵا لە داهاتوە شوێنێکی تایبەت بە خۆمە هەبێ بتوانم لەگەڵ کارە ڕیسێکی خۆما بیکونجێنم بەڵام وەکو ئەوەی کە بوونە منە دەورە بکەم و بتوانم کەسی تر فێر بکەم ئەوان لە خاڵم لێ لەبەرەوەی کاتێکی زۆر زۆریە منیش بەڕاستی کاتم کەمە خواکەری میشەڵا لە داهاتوە ئاچی ئەبێ ئەوە شتێکی ترە جا ئێستا بەو ئەشکێک سەر بیشکێری کێکەکە بۆی بینەرانیش میبینە ستاریان ئەفەرمونە وەڵا کارکردی گازەتکمان بۆ کێشە جا طبعا ناڵم وەکوتم بۆنی زۆر خۆشە دڵیان تامیشی وابێ ئەمانە هەمووی چکڵێتن وەکوتت تەنها ئەم ڕنگانی کە پێداوان خۆی عادەن ئێمە چکڵێتیان بە قاوەی بینیمانیان بەسپی ئەمانە ڕەنگن کە بەکاری ئەهێنی ڕەنگی خواردنن هەمووی ڕەنگی خۆراکێ بڵێ هەمووی ماوەی بەسەرچوونی خۆی هەبێ بە پێی جلوبەرگ بە پێی دیزاینەکە ئەتوانی بخۆی ئەو کەسی کە داوای شیرینەکەت لەیەکە دڵنیاکیتەوە لەوەی کە ئەم شیرینی ئەگەری هەیە خراپ بێت و مدەی بەسەرچوونی هەبێ ئەگەر لە ناو شارا بێ ئەو کێشەیەم نییە بەڵام بۆ دەرەوەی شار بەڵێ جاب ناخان حەزەکەین ئەگەر خۆت بتوانانی شیرینێکەوە بشکی بەس ئەگات لە لایکەکەت بێ حەزکی ئەتوانێ هەلێکیتەوە هەڵێک کامێرەکەی پامی ڕۆژەکەمان وەڵا بۆ بشکێن ئەمە بەم شێوەیە جوانە ئەترەگەر سوپرایزەکە لە بنی بێ دەرەکەوێت زۆر خۆشحاڵبێن خاتوڕەنگینتر بێت و زۆر سپاس بەرهەمی زیاتر ئینشاءالله ئێمە زۆر خۆشحاڵ بووین لێرە لەگەڵمانە بووی خاتو بنار قابل خاتونێکی بەزڕەنگین و ئەندازیاریش هۆنیەوە بزانم تەورشتمان نەما بەرنامەم ڕۆمان کۆتایە بەڵێ ئەزیزانم شازا بڕگە و بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارینجی سود و ڕەزامەندی ئێوە بێ و توانین بێت چند کاتێکی بەسوود لەگەڵ ئێمە بگزارێنن بەخوای گەورەتان ئەسپێرین و دڵ و دەروونتان ئارام پێخۆتان ئاگدارتان سەکەم